أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد. فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى بعضكم من بعض، فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وقاتلوا وقتلوا لأكفرن عنهم سيئاتهم ولأدخلنهم جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله، والله عنده حسن الثواب. لا يغرنك تقلب الذين كفروا في البلاد، متاع قليل ثم مأواهم جهنم وبئس المهاد. لكن الذين اتقوا ربهم لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها نزلا من عند الله، وما عند الله خير للأبرار. وإن من أهل الكتاب لمن يؤمن بالله وما أنزل إليكم وما أنزل إليهم خاشعين لله لا يشترون بآيات الله ثمنا قليلا، أولئك لهم أجرهم عند ربهم إن الله سريع الحساب. يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون. صدق الله العظيم. ربي تو پشتو پناهی مرحمتك رحمتك، بند عبدم تو خوامي مرحمتك رحمتك، شرمساري بارقاتم رمني ياسر هالبرم، خودك بخشندي قناهي مرحمتك رحمتك
رحمته مشكلاتي دين ودنيا هرب لطفت حل دبي صاحب مشكل وشامي مرحمتك رحمتي خود حكيمي يا قداري خود حكيمي قداري ايش وازاري مني داروي دردي شفامي مرحمتك رحمتي مال ورزق عمر دولة عزة وزلة هموم هرب دسخوت نظامي مرحمتك رحمتي قردرم كان بتمك لايكيس كالاي خم بكام مرجعي لا موت كامي مرحمتك رحمتي رويد روح حملته يا إله العالمين ربي خذ معبود عامي مرحمتك رحمتي بنده وام قرب رحمة بيلك اسباك منيابك منياب لا بري جور وجفاي لا بري جور وجفاي مرحمتك رحمتك صلى الله وسلم عليك يا شفيع المذنبين يوم العرض على الله صلى الله عليك يا طب القلوب ودوائها وعافية الأبدان وشفائها ونور الأبصار وضيائها صلى الله عليه وسلم تسليما اللهم صل على سلام و رحمتی خواتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەک هەن سوپاسان ئەکەین کە بینەر و بیسەری ڕادیۆی گوڵزاری ڕەمەزانن. ئازیزان و خۆشەویستان بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە هاتووینەتەوە خزمەتی ئێوەی خۆشەویست بە ومێدی ئەوەین کە خوای پەروەردگار لێمان قبول بکات و ئەم مانگە و ئەم ڕۆژانە و ئەم سات و کاتە پڕ خێر و بەرەکەت و پیرۆزانە بکات بە توێشوێک بۆ قیامەتمان ئینشا ئەڵڵا دەرگای ڕەحمەت و مەغفیرەت و لێخۆشبوونی خۆی لە ئێمە بکاتەوە و هەرگیز دەست بە ڕوومانەوە نەنێ ئینشا ئەڵڵا. خۆشەویستان و بەڕێزان بڕگەی یەکەم لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان تایبەتە بە بابەتی ڕۆژ. بابەتی ڕۆژیش لەلایەن کاک ڕیازی خۆشەویست و بەندەوە پێشکەش ئەکرێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستای زۆر خۆشەویست مامۆستا عەبدوڵڵا سەید عوبێد زانای ئاینی کە لە ستۆدیۆ لە خزمەتین و هیوادارین کات و ساتێکی پڕ ئیمانی و پڕ خێر و بەرەکەت ئینشاءالله بەڕێ بکەین جەنابی مامۆستا بەخێر بێی سەر و سەرچاوان زۆر داوای لێبوردنەکەم سەرم ێشاندن خوای گەورە لێمان قبوڵ بکە ئینشاءالله. کاک ڕیازیان سڵاوی خوارد لێبێت و مایک بۆ تۆیەوە فەرموو مامۆستا بەخێر بێن و بابەتی ڕۆژمان بۆ زۆر سپاس خوای گەورە پاداشی جەنابیشت باتەوە تاعات و عیبادەتی ئەمڕۆ لە جەنابیشت و مامۆستاش خوای گەورە قبوڵی کە ئینشاءالله هەموو لایەکمان
تەمەڵی نەکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمانە بێ. وەک دیارە لە بەرنامەکانی پێشوا زۆر شتمان باس کردو کە وتومانە ئەم شتە ئیجابیە جوانانە بۆ منە قورئان خوێندن، زیکرکردن، بەخشین و دەستگیرۆی هەژاران لە سیما هەرە دیارە جوانەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان. بەس بشمانەوێ نەشمانەوێ بە بیرکردنەوەی ئێمە بۆ منە بە عەمەل و کردەوەی ئێمە لە گونجێ کۆمەڵێ سیمای ناشرین و سلبی بە مانگە پیرۆزەوە دیار بن بۆی ئێمە چارەسەری ئەو دیاردە ناشرینانەش بکەین. تەمەڵی نەکردن لە ڕەمەزاندا یەکێکە لەو دیاردانی کە بەداخەوە لای زۆرێک لە مسلمانان دەبینرێ بۆی ئێمە وە کۆڵێ مانگەکە هەموو تەرخانکەین بۆ عیبادەت و پەرستشی خوای گەورە هەوڵ ئەدەین ئەم تەمەڵی نەکردنە لە ڕەمەزانە وە کۆڵێ ئەمڕۆ باسی لێوەکەین. مامۆستاگیان دووبارە زۆر بەخێربی بۆ نێو ستۆدیۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. سپاسانەکەم. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. زۆر سپاسانەکەم و پیرۆزبایی دیکۆری جوانی ڕەمەزانی ستۆدیۆکەکەم و خۆی گەورە موفقتان کەیەخوا و بەڕاستی برای بەڕێزمان مامۆستای خۆشەویستمان زۆر ناخی هەژانین بە دەنگە خۆشەکەی سەرەتا قورئانی پیرۆز و بەو سرودە جوانە و خۆی گەورە موفقتان کەیەخوا و تاعات و عیبادەتتان قبوڵ بێت. خۆش بنیە خۆ سپاسانەکەم و سەلامەت بن یا ڕەبی. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە زۆربەی پاڕانەوە و زیکرەکانیدا یام لە چەندین شوێندا پەنای بەخوا گرتووە لە کۆمەڵێ دیاردە و لە ناوبەری مرۆڤ. یەکێک لەو لە ناوبەرانە یەکێک لەو هۆکارانەی کەمایی وە کۆڵێ کپکردن و سڕکردنی مرۆڤە تەمەڵیە. هیچ کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە ژیان و پاراستنی و ڕزق و ڕۆزی و هەموو هۆکارەکانی سەرکەوتنی بەدەست خوای گەورە بووە و خوای گەورە پێی فەرمووەکەوە هەتا ئەو ڕۆژەی کە دینەکە بە پایانەگەێنی ئێمە پارێزگاری دەکەین، ڕزقت ئەدەین، ڕۆزیت ئەدەین و لە دوژمنەکانت ئەتپارێزین و نایەڵین هیچ خەمێکی دنیا بخۆی. لەگەڵ ئەوەدا هیچ کاتێک خۆی و هاوڵە سەرڕاستەکانی ڕانەهێناوە بە تەمەڵی و خەوتن و پاڵدانەوە و وازهێنان لە کرد و کۆش و عیبادەت و پەرستشەکان. دەروونزان و عارف و زانای هەرە مەزنی میلەتی کورد مامۆستا بەدیعوزەمان سەعیدی نورسی ڕەزا ڕەحمەتی خوای گەورەی لێبێ و وڵاتی کوردەواری هەمیشە ئەو کێڵگە بە پیت و بە پێزە بێ کە زانایی وامان پێشکەش دەکات دەفەرمێت سێ شت لە ناوبەری میلەتی کوردن و دوایش ئەیبەسێتەوە بە ئومەتی پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم. ئەو سێ شتەش تەمەڵی و نەزانی و دووبەرەکیە. دەفەرمێ ئەو سێ شتەی کە تاوەکو ئێستا میلەتی کوردی وا پارچە پارچە کردووە وای لێ کردووە بێگانە پەرست بێ و میلەتان و دوژمنەکان زاڵ بن بەسەریا تەمەڵی و نەزانی و دووبەرەکی نێوخۆ بووە. موسڵمانان بەدەر لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەگونجێ لە مانگەکانی تردا بۆ منە شێوازێک لە تەمەڵی و پاڵدانەوە و شێوازیان پێوە دیار، بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەداخەوە لە ئێستادا بۆتە دیاردە کەوا زۆرتر ئەم تەمەڵیە ئەبینرێ بۆ قسەکردن لەسەر ئەم تەمەڵیە و چارەسەرکردنی و هۆکارەکانی بزانی بۆچی موسڵمان لەگەڵ ئەم هەموو عیبادەت و پەرستش و پاداشتە گەورەی کە لەم مانگەدا دانراوە بۆچی پەنا ئەباتە بەر ئەم تەمەڵیە. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا سەید عوبەید تاوتوێی ئەم پرسەگەین. مامۆستاگیان دووبارە زۆر بەخێرتێنەوە بۆ ستۆدیۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان و خوای گەورە تاعات و عیبادەتی ئەم مانگە و ئەم ڕۆژە و هەموو ڕۆژەکانی تری مانگی شت لێ قبوڵکە. وای گەورە موفقتان کە یەخۆخوازای بەخێرت باتەوە و باسەکەیشێک هەڵبژاردووە. بەڕاستی وەک بڵێ یەکێکە لە دیاریدە سەلبیەکان نەشیاوەکان بۆ مانگی ڕەمەزان هەندێک کەسەیە کە لە مانگی ڕەمەزانەوە زانێ مانگی پاڵدانەوەیە، وەزانێ مانگی خەوە، وەزانێ مانگیەکە ئیتر کە ئەو مادەم بە ڕۆژوو بووە ئیتر ئەبێ بە هەر بە خەو کارەکانی بەرێتە سەر بە تایبەتی. ئەمە حاڵەتێکە لەم ئەخیرەدا پەیدا بوو. ڕاستە. بەڵێ مامۆستا سیر کە سەیری سیرەی بە فەڕی پێغەمبەری خواکەن صلی الله علیه وسلم با ئێمە جارواز لە مانگی پیرۆزی ڕەمەزان بێین بچینە لای 11 مانگەکەی تر. بۆ نمونە بینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە لە خەزایەک دێتەوە بینێ دووڕوەکان
لە بری ئەوەی کە ئەمە کاتی ئیسراحەتە و لە غەزایەگاتوەتەوە سەیرەکە دووڕوەکان بۆ تەفرەقەنانەوە لێو مسلمانانە بۆ بۆن ڕاکێشانی دڵی مسلمان بەلای خۆیان مزگەوتێ دروستەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەبێ ئەوی پاڵ بداتەوە یان بۆ منە لە جەنگی ئەحزابدا بەبێ ئەوی بڕواتەوە مەدینە ئەچێ وە کۆڵێ جوولەکەکانی خەیبەر یەکلایی ئەکاتەوە. ئێمە بۆن مونە بەدەر لە مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن بتوانین لە مانگەکانی تردا ینی ئەو 11 مانگەی کە ڕابردۆ بەسەرمانە چۆن لەو کاتانە توانی بێتمان تەمەڵی بەسەر خۆمان ئازاڵ نەکەین، چۆن تەمەڵی لە ژیانی خۆمان ڕێ نەکەین و دواییش وەکۆڵێچینە نێو مانگی پیرۆزی ڕەمەزان و تەمەڵیکردن تایدا. سەرەتا ئێمە وەکو تاکێک کە پابەندین بە ئیسلامەوە بە شریعەتی ئیسلامەوە ئەبێ بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم هەر لەو ڕۆژەوەی کە وەحی بۆ هاتووە خی گەورە پەیامێکی پێ ناردووە کە ئیتر ئەبێ هەموو کارەکانە بە جددی بێت. لە سوورەتەکانی مەکیەکان کە کاتێ سوورەتینە خزمەتی سوورەتی یا ئەیها المدەثر یا ئەیها المزەمل قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر هەموو ئەم ئاەتانە ئاماژەمان بەوەکەن ئیتر کاتی کارکردنە کاتی ئیشکردنە کاتی ئەوەیە کە نابێت دابنیشیت کاتانە پاڵدانەوە و دانیشتن و تەمبەڵیکردن لە کارەکانە هەر لە بەرنامە ئیسلامە هەر لە سەرەتایی قۆناغی مەکیە پێشەوەی کە جەنابە باس کردبەوە قۆناغی مەدەنی بووە لە قۆناغی مەکیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و خۆی و ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم جدیەتێکیان تیا هەبوو و شەو ڕۆژیانە خستە گەڕ بۆچی بۆ بڵاوکردنەوەی ئەم بانگەوازە لەگەڵ ئەوەی شەکاروباری ڕۆژانی خۆیان ئەبد بەڕێوە لەبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیتر کە کاتی ڕاپەڕی و چووە ناوەوەی ناو خەڵکیە و پەیامەکەی گەیاند و ئەسحابی ئاگادار کردەوە ئەوە بوانێ ئەسحاب زۆر بە شەوق و زەوقێکەوە ئەهاتن و هیچ ساتێک حەزیان نەکرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دا ببڕێن بۆ ئەوەی زیاتر وحی وەرگن حتا ئێمە خۆمان کە کاتێکینە خزمەتی سوورەتی عەبەسە وەتەوەلە ئەو قیسەیەکمان بۆ باسکە کە کاتێکە حەزرەتی عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم دێتە خزمەتی پێغەمبەری خوا کەسێکی نابینایە ئیلحاحی لێ کات یعنی ناوەستێت چی بۆ هاتووە چی پەیامەکە چی بۆ هاتووە بە ئەوش لەبەری کە بە ئەوش بیگەێنێ یعنی ئەمای کاتانێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دوای ئەوەی کە ڕۆژێک بۆ تایف ڕۆژێک ئەسحاب ئەنێرێت بۆ حەبەشە ڕۆژێک بۆ مەدینە ڕۆژێک پەیوەندیەکە بە هۆزەکانەوە واتە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پێشەوای ئێمەیە ئیتر لەو ڕۆژەوە دانش ساتێک نەبووە دابنیشێت و ساتێک نەبووە بۆ خۆی بێت لە ئەم ئامادەکاریە و ئەمەی کە واسێنان لە تەمبەڵی و لە خەوکردن و ئەمانە بووەتە دروشمێکی مسلمانە و مسلمانانیش کاتێک کە چوونەت کۆچیان کرد و چوونەتە مەدینەی پیرۆز ئەوەتانێ لەوێش ساتێک نەوەستاون ڕۆژێک مزگەوت دروستەکەن ڕۆژێ برایەتی دروستەکەن ڕۆژێ سریەکان دروستەکەن بۆ چواردەماسا ئەم پرۆسەی خۆ بە تەمەڵکردنە پاڵدانەوەی لە کێوە بۆ ئێمە سەیری باو باپیرانیشمانەکەین لە وڵاتی کوردەواریە هەزار ڕەحمەتی خۆیان لێبێ سەیرەکەی بۆن مونە زۆر چالاک بوون زۆر کرد و کۆشیان هەبووە کەواتە ئەم تەمەڵی بوون و خەوتن و پاڵدانەوەی لە کێوە بۆ ئێمە ماوەتەوە کە کاتێک دینەکەمان و باو باپیرانیشمان لەگەڵ ئەمە هاوڕا و تەبان نەبوون دوو بەعدی مێژوویمان هەیە لە دروستبوونی تەمەڵی بۆ لە تاکەکانی مسلمانە بەعدێکی قەدیم کە لە دوای فتوحاتی ئیسلامی زانایەک کەوڵیان نا زۆد پەیدا ببێت لەناو ئومەتی ئیسلامیە زۆد بەو معنای کەوا تەماعیان نەبێ بەڵام نەک بەو معنای پاڵ بدەنەوە و سوال بکەن و گوێ نەدەن بە ژیان مەدرسەیەک دروست کە مەدرسەی تەسەوفە بەڵام تەسەوفی حەقیقی ئەو کاتە بۆ ئەوە بوانێ ئینسان بەخشندە بێ ئینسان چالاک بێت وەکو پیاوەکانی کە لە زمانی شێخ حەسەنی بەسریە بووە ئەو علەما بەرزانی کە ئەو لەو سەردەما بوون و هەڵگرانی چالاکیەک بوون بۆ غەیری خۆیان بەڵام بەداخەوە ئەو مەدرسەی زوهدە واسێنان لە دنیا کۆمەڵێکی والێ کرد وردە بەرەو دانیشتن بڕۆن پاڵ بدەنەوە و بڵێن دنیا هی ئێمە نییە و واز لە دنیا بێنین و ئیتر بۆ غەیری ئێمە بێتانێ و واتە سەرەتایە دروست بوو بە ناوی دینەوە کە گۆشەیەکی خانەقایە بگرێت تەکیە بگرێت فڵانی بگرێت بەڵام بێ ئاگابوون لەوەی کە ئەمە لە نەسی قورئانە و لە نەسی پێغەمبەری فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە نەهی لێکراوە و لەوەی کە ئینسان اعتیماد کاتە سەر خەڵکی تر یا خۆی ئیژ نەکا یا نەڕوات بگەڕێ بەسەر ئەم زەویە وازیان لە هەندێ
خەڵکانێک نەک عولەمایان نەک زانایان خەڵکانێک بە ناوی دینۆ بە حسابی خۆیان بە پیاوچاکیان زانین و بەرەو پاڵدانەوەیەک ڕۆشتن ئەمە پێچوانەی دەقانی شەڵات دوای چینە سەر ئەو دەقانی کە پێچوانەیە لە دژی پاڵدانەوەی تەمبەڵیکردن و لەم سەردەمەی خۆشمانە ڕاندێکی تری مێژووی تری لەم سەردەمەی ئەمڕۆ کە تەکنۆلۆژیا بەرەو پێشۆ چووە کارەکان ئاسان بووە لە بریوەی کە مەسەنن بە تایبەتی وڵاتی ئێمە کە وڵاتی نەودووە و سەرۆت و سامانێ دەرهاتووە و لە وڵاتانەوە شتوان بۆ هاتووە ئەمەی جارێکی دەسیسەیەکی ئەتوانین بڵین چاوچنۆکە بێگانەکان بوو بەداخەوە لە هەرێمی کوردستانی خۆمانە ئەم دیاریدەیەمان دروست بوو ئەگینە هەر ئەم میلەتە بوو لە ساڵی 90ەکانە بوو سەر شاخەکانیشمانە کێڵە هەموو شوێنەکانە کێڵە دارمان هێنا ئیشمان ئەکرد کارمان ئەکرد هەمومان هەوڵمان ئەدا بەڵام لە دوای ئەوەی کەوە پرۆسی ئازادی پێیا بوو پارەیەکی زۆر خرا بازارەوە ئیتر وردە بەرە ئەوە ڕۆشتین ئەمەیش بە زەرری ئێمە تەواو بوو و بە قازانجی سەرمایەدارە گەورەکانی دەوڵاتانی زلهێزەکان تەواو بوو کە سەرۆت و سامانی ئێمە چێتە ئەوان و ئێمە بێتە ناومانە و گەنجەکانمان واز لە ئیش و کار بێنن بەداخەوە ئەمەش سەرەتایەکی تری ئەو تەمباڵیە بووە کە وەکو جەنابە فەرموو ئەوەی لەوانی کە شێخی نەورەسی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمیەتی تەمبەڵیکردن و وازلێنان تۆ حەقی نەبێ و من ئیشم نییە بەسەری و ئەمەژێکی ڕەندێکی مامۆساییان وەگەزانین لە سەردەمی زووە لە نێو عەرەبا کاتێک کە یەکێک چۆتە ناو کۆمەڵە هۆزێکەوە کۆڵێ پەنای بە سەرۆک خێڵێک گرتۆ بۆی لە مەترسی بیابان و هۆزەکانی تر خۆی بپارێزێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندین فەرمودا پەنای بەخوا گرتووە لە تەمبەڵی کەواتە ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ترساوە لە کاریگەری و ئاسەوارەکانی تەمبەڵی بۆ خۆی بۆ ئومەتەکەی ئەو مەترسی و ئاسەوار و کاریگەری خراپانەی کە بۆی تەمەڵیەوە ڕوبەڕووی ئێمە دەبنەوە کامانن مرۆڤ بەهۆی تەمەڵیەوە چه مەترسیەکی ڕوبەڕووە بێتەوە یەکێ خەتەرترین مەترسیەوەیە ژیانی لەدەستەدا ژیان تحدید کراوە هەمومان مدەتێک توانێت کارمان هەیە ئینسان تا تەمەنێکی 6 ساڵ 7 ساڵ ئەتوانێت کار بکە یەکێک لە تەمەڵیکردنی ژیانی لەدەستەدا ئەمە گەورەترین زەرەرێکی کە کاتەکەی بە خۆڕایی ئەڕوا و لەسەری ئەنووسێت کە ئیشی نەکردووە و کاری نەکردووە چونکە لە قورئانە هیچ کاتێ ئیمان بەبێ عەمەل نەهاتووە کاتی ئیمان مەقبولە مقارنە هاتووە هاوتایە لەگەڵ چی لەگەڵ عەمەلی صالحە تا عەمەلی صالحە اینجا حتا یەکێک لە گەورەترین پەرستش کە نوێژی جومعەیە کە خوای گەورە لە قورئانە باسی دەکات بۆمان کە پێمانە فەرمی ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله بڕۆن بۆ ذیکر بەڵام لە ئاخرێ چێ فەرمی وإذا قضيت الصلاة فانتشروا ئەفەرمێ لەو کاتا واز وذروا البيع بێنن بەڵام فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وبڕۆن لە نوێژەکە تەواو بوو بڕۆن بگەڕێن لە پەیامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانمان ئەدا بۆ ئەو مەسئلە یەکێک لەو ئاسارن کە بینە سەر پرسیارەکەی جەنابەت کە تەمبەڵیکردن خۆ ئینسان هەر ژیانی هەر ئەوێت ئەگەر تەمبەڵیش بێت بەڵام یەکێکی لەوەیە کە پەیدا ئەبێت تەسەول پەیدا ئەبێت دەروەزەکردن دەستپالکردنەوە لە خەڵک مەمرەومەژی و خۆی ئیش ناکات بەڵام بەڵایەکە بەسەر خەڵکی ترەوە جا ئەمە یەکێکە لەو کارانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانی داوین کە ئەفەرمێ ئەنبیا على نبينا عليه الصلاة والسلام هەمویان بە دەستی خۆیان ژیاون حتى من بوانيته في كان نبي الله داود يأكل من عمل يده حزتي داود كيك بولا پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمی هولی داوە چی بکە بە دەستی خۆی بژێنی و مثل پیغمبری خوا صلی الله علیه و سلم هانی داوین بۆی کە فرمی اليد العليا خير من يد السفلى دەستی بەخشندە چاکترە تا دەستێکە دەستمان کاتەوە لەمەنی کە یەکێک لە دیاری دەناشیرنەکانی تەمبەڵیکردن بەرەو چی ئەڕوا بەرەو سوالکردن ئەڕوا بەرەو تەسەول ئەڕوات بەرەو دەروەزەچیەتی ئەڕوات تاقەتی نییە لە ئیش و کار ئەچێ لە خەڵگە پارتو کە دیار ئەمیشکە پاراوە لە یەکێکە لە کەسبە ناشیاوەکان ئیلا لە حاجەیەکی زەروری نەبێ و بەقەدەر پێویستیشی نەبێ حرامە بۆیان بکەین تەمەڵی عیزەتی نەفسی مرۆڤ عیزەتەکەی نیە یەکێکی تر لەو دیاریدانی کە لە تەمبەڵیە دیاریدەیەکی نەشیا و دروست ئەبێ چالاکی جەستەی ئینسان نامێنێ یعنی مانگی ڕەمەزان بەڵێ مانگی ڕۆژووە مانگی ئەتوانی بڵین ئینسانەکان ئیش کە توانێت کەم بکە بەڵام لە ڕەمەزانە نەوتراو ئیش نەکەین بەڵکە ڕەمەزان
کە لە تەمبەڵیکردنەکانی ئەو کەسانی کە دروست ئەبێت لە ئینسانەکانە لە چالاکیەکانی لەشی ئەمرێت بلۆ بێ پێغەمبەری خوا هەوڵی دا ئەو چالاکیە نەمرێت بۆ نمونە خۆی گەورە دایانێ لە مانگی ڕەمەزانە دوو غەزوەی گەورە لە مانگی ڕەمەزان یەکەم غەزوەی بەدر لە ساڵی دووەمی کۆچییا کە بووە لە مانگی ڕەمەزانە پێغەمبەری خوا دەرچووە دەرەوە ڕۆژ و عائقێک نەبوو یەکی تر لەوەی فەتحی مەککە ڕزگارکردنی شاری مەککە لە مانگی ڕەمەزانی پیرۆزا بوو دەرچوونەکانی پێغەمبەر ڕۆژێ لە ڕۆژان عیبادەتی ڕەمەزانێ شتێک نەبووە بەوەی کە ئینسانەکان چالاک نەبێ و واز بێنێ لە ئیش و کارەکەی ئەمە حاڵەتێکە کەوا ئێمە خۆمان بۆ خۆمان دروست کردووە ئینسان بۆی لەشی چالاک بێ و لەشێکی دروستی بێت هەتا ئەگەر ئیشیشی نەبێ وەرزش بکات یعنی بۆیت نابێت تەمبەڵ ینی چالاکەی بێ جناب مامۆستا دوعایەک هەیە زۆر جار ئێمە ئەڵێنەوە ئەڵێن اللهم إنا نعوذ بك من الكسل وسوء الكبر ئەم دوو بابەتە چۆن پەیوەندیان بەیەکەوە هەیە کەسەل و کیبەر بۆ نمونە ئینسان ئەگەر تەمەڵ بوو لە ڕێ ئەو تەمەڵیەوە کۆمەڵشتی تووشە بێ کۆمەڵشتی دێتە ڕێ وەک جەنابەت ئاماژەت پێکرد لەوانە دەرۆزەکەری ئەکا لەوانە جاری وا هەیە لەبەر ئەوەی خۆی مەسەلەن تەمەڵە کار و کەسابەت ناکە پارەی پێ نییە حەز ناکە لە ناو مەجلیسا دانیشێ حەز ناکە لەگەڵ خەڵکا تێکەڵ بێ حەز ناکە تێکەڵی بۆ دروست بێ لەگەڵ خەڵکا ئەم دوو دەستەواژەیە چ پەیوەندییان بێکەوە هەیە دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و جەناب ئاماژە بکە لە زۆر لە دوعاکانی اللهم إني أعوذ بك من العجز والكسل ومن الجبن والبخل ئەمانە من الكسل وسوء الكبر کەسەل کە تەمبەڵیە و لە شتداگرتنە پەنای پێگرتووە کە خوا دووری خاتەوە کە نەخۆشیەکی دەرونیە ئەتوانی پێ ئاماژە بکەین نەخۆشی دێ سوء الكبریش ئەدەنسان لە ئاخری تەمەنیە بەرەو خراپی بڕوا خوا پەنامان بدات ئەمە شەر کە لە پیر بێت لە پیری ئیتر بەسا دەست لە دنیادا ئەشوات و گوێ بە ژیان نەدات ئەمەش هەر نەوعێکەترە لەوانەی کە ئینسانەکان بە هەڵە لە ژیانی خۆی تێگەیشتووە ژیانی ئینسانی مسلمان ژیانێک ئەبێ چالاک بێ و بەرەو پێشەوە بڕوات نەک بەرەو دووە حتا ئەوەتانێ لە زۆر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێک دوو ڕۆژی وەکو یەکوا بێ زەرمەندە یعنی ئەبێ سبەی نێم لە ئەمڕۆ چالاکتر بن دوو سبەی لە ئەمڕۆ چالاکتر بن یا لە ئاماژەمان پێەکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ چالاکی ئێمە ئەمە بوعدێکی چالاکیە فەرمی ئەگەر گوێتان لە نەفخی سوور بوو و فتیلەیەکتان بەدەستەوە ینی نەمامێکی بەدەستەوە بوو نەمامەکە بنێژە یعنی تۆ نابێ بڵێ ئیتر با دەسەوسان بوەستم ئەم دەسەوسان وەستانەیەکی تر لەو زەرەرانی کە پێمان ئەگات ئەو ئەیە وازیێنیت لە ئیش و کاری حەڵاڵ بەرەو کاری حرامەڕوە بۆ نمونە ئەو کەسانی کە بەرەو تەماڵی ڕۆن بەهۆی مادە هۆشبەرەکانەوە کە تریاکچیەکان و ئانی کە تریاکچی ئەمنەوە دێنێت بەرەو خاڵەیەکی پەکەوتە ئەڕۆن و تەماڵیەکیان گرێ بەهۆی ئەو مادە هۆشبەرانەوە تەماڵیەک ڕویان تێکات واکە چالاکی لەشیان ناهێڵێت کە ئەمەش دەردێکی کوشندەیە یاخود ئەم ئینسانانی کە لەو زەرەرانی کە لێی ئەکەوێت لە تەمبەڵیە ئەوەیە وەکو جەناب ئاماژبێکە گۆشەگیرە بێ خەمۆک ئەبێ ناچێتە ناو کۆمەڵگاوە چالاک نابێ من بۆ نمونەیەکی لە تەمبەڵی وا لە ئینسانەکە پێعی بە بەعزە کەسابەتێ بکە ئەڵێ من کاسبی نییە مەسەن خەڵکە بینم گەنجە بینم لە مزگەوتایە مەسەن قورئانی شەخوێنێ باش کاسی بۆ ناکی کاکە وەڵا ئەو کاسبێنی ئەو کاسبێنی ئەو کەسابەتنی ئەمە وای لێ کردووە تەمبەڵ لە ئەسڵا تەمەڵە تەمبەڵیەکە وای لێ کردووە لەشی ناجوڵێ حرەکە ناکە چێ بڵێ خوا ڕازقە بە ڕۆژی درهەمێکم دەست نەکەوێت دە درهەم دەست نەکەوێت درهەمێکم دەستکەوێت ئەڵێ وەکو نمونەیەکی خۆش بێنینەوە لەسەرەمە ئەڵێ دوو برادەر بوون یەکیان وتی تۆ ڕۆژی چەندێکە وتیم ڕۆژی عانەیەکمێ وتی عانەیەکی وتی ئەی تۆ چی وتی هیچ وتی عانەکەی من زۆرترە لە هیچەکەی تۆ هیچ نییە لەبەر ئەمە ئێمەی مسڵمان ئەبێ فەهممان ببێ بەتایەتی گەنجانمان ئەبێ بزانن ئەبێ چالاک بن ئەبێ کارکەن بۆ خۆیان یعنی ئیبداعیان بێ شت بکەن کار بکەن و تۆش کاتێکەی ئەو چووە دەرەوە تەوەکولی بەخوا بخوا ڕستقی نەدات هەندێک خەڵکی شێ جەنای مامۆستا ئەفوکار ڕێز ئەڵێ خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ وەفی السەماء ریزقکم وما توعدون ئیتر بۆ پێویستیم بە کەسابەت بێ بۆ دانەنیشم و خوای گەورە خۆ بەشی خۆم هەر ئەینێرێ اینجا بە تایبەت لە مانگی ڕەمەزاناڵم ڕەمەزان ڕزقی خۆی بەخۆیەوەیەتی ئیشیش نەکەی هەر خوای نێرێ خۆی ممکنە ئەمە ڕاست بێت تەواو بێ بەڵام تا چه ئەندازەیەک
ئەم مەقولاتانە ڕێکن کە ئەفەرمێ وەفی السەمائی ڕزقکم وما توعدون ڕزقتان تەقدیر کراوە خۆ ئەم کەسە دەفتەری لەوح المەحفوظی نەخوێندوێتەوە خوای گەورە بۆ ئێنێریانە چونکە ماڵ زۆر مشکیلەیە الماڵ لە پەیداکردنی محاسبە ئەکرین لە خەرجکردنی محاسبە ئەکرین كو فرمودي بيغمبري خاص صلى الله عليه وسلم لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 40 للروج قيامتها برسيار من اللي أكل المال شون هات دس من نبي بزانم مال بريقي كساب النبي هالرخاو بيت دس وبيت يرفانم آخر الشرعية بيم أبي بزان الشرعية بتاعتي ما يجي رمضانيش خو مانگی رمضان بله رزق وافر کات خوای گەورە بەرەکەتە خاتە ڕزقەوە بەڵام خۆ مانگی رمضان بۆ ئەو نییە ئینسان پاڵبات و ئیش نەکات و هیچ نەکات وڵات چییە من بە ڕۆژوو ئەبم ئەم ئینسانەکان لە مانگی رمضان ئەتوانین بیکەین بە سێ بەشو بەشێکی ڕاستەکەی هەیەتی متەمەکینە توانای هەیە یانزە مانگە جوهدی زۆری کردووە ئەڵێ بە ئەم مانگە پشوێکەدە ئەوە فەنیعمە بیرۆزی بێت چونکە کاسابەتی کرد و ئیشی کردووە قیسمێکی تریشمان هەیە کەسابەتەکەی لە ڕەمەزانایە نانەوایە ئیشی بەنایەکە هەموو ڕۆژ ئەگەر پایانەکە کرێچیە ئەمە خۆی گەورە پێی نەفەرمە تۆ ئیش مەکە فەرمێتی بڕۆ ئیشکە کەی برسی بوو کەی تونی بۆ ڕۆژەکە بشکێنە وإن كنتم مريضا أو على سفر فعدة من أيام أخرى أما جا خۆی گەورە خۆ ڕەمەزانی بۆ ئەودا نەناوە کە بێتە تەنگەشەیەک بۆ ژیانی ئینسان يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر عسری ناوێ لە ئێمە خوا ئەوە هەڵەیە من ئەگەر بزان بژێوی ژیانی مناڵەکانم نەبێت یا کەسێکی ئیشەکەی نەبێت یا قوتابیەکەی سێ ئەخوێنێت خی گەورە نەفەرمێ بۆ ڕۆژوو بگرە وەڵامی لە ئیمتیحانەکان ناجەحمەد بخوێنە گەزانی نەتوانی بیشکێنە فعیدة من أيام أخرى وعلى الذين يطيقونه بۆ پیاوی پیر و ژنە پیر ناگرێتەوە حتا ئەو کەسانیش کە مەشقەتیان هەیە لە ژیانە ئیشێکە هەیە بێ ئیشە ئەو بێ بکات ئەگەر نەیکا نابێ مەزەجاری وایە یعنی مەسەلەن بۆ نمونە لە شارێک ئەگەر بەعزە ئیشێکەیە نەکرێت ژیان پەکیەکەوێت لە مخسەسەخانەیەکایە لە تەواریەکایە ئەو کەسە با ڕۆژۆکە نەگرێت تاکەی توانی بە ڕۆژوو بێ ئەنجا مامەسەگیان زۆر جار بۆ نمونە بیستومانن کە مرۆڤ بە درێژایی یان زەمانەکەی تر گوناه و سەرپێچی و نافەرمانی خوای گەورەی کردووە وەکۆڵێ مانگی پیرۆزی ڕەمەزان ئەکاتە وێستگەی ئاشتبوونەوە لەگەڵ خوا و وەرگەڕان و پەشیمانبوونەوە لە گوناهەکان یان بۆ منە ئەڵێ 11 مانگە بۆ منە من هەر خواردوومە و قەڵەو بووم ئەمە بە ئەم مانگە بکەمە هۆی سیحەتی لاشەم و زەعیف بوون ئایا ئەمە بۆ تەمەڵیکردن دەزەدا مرۆڤێک بڵێ من 11 مانگە هەوڵ و کۆش و کردە ئەەکەم بە ئەم مانگە بۆ منە ڕۆژوژ ئەگرم و بشخەوم ینی ئەکرێ بۆ منە 11 مانگ مرۆڤ لە کرد و کۆش و هەوڵدانا بێ بەڵام مانگێکی تەمەنی کە مانگێک یان بۆ دقەیە بۆ مرۆڤ زۆر زۆرە مانگێک هەمووی بە خەوتن و تەمەڵی و پاڵدانەوە هەر ئەوەی کە بڵێ ڕەمەزانە و با خۆم بەم تەمەڵیە بەسەبم ئەمە بۆ ڕەمەزان دروستە ئەمە یام ئەبێ بە پێچەوانەوە بێ نەخێر ئەوە خراپ حاڵی وین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەی ڕەمەزان ئەهات كان يشد المئزر ويقظ الأهل پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەی ڕەمەزانەها زیاتر خۆی کۆ کردەوە خۆ ئەو کەسانی کە تەمەڵی ئەکەن لە ڕەمەزانە بە ڕۆژوو ئەبن خۆ ناچن قورئان بخوێنن خۆ ناچن بدارەسەی قورئان بکەن بەڵکە پاڵدانە و خەوەکە ئیباتە سەر بەڵێ 11 مانگی بەڵام بێ لەم مانگە جهدی زیاتر بکە سەلەفی ساڵحی وان بووە لە هەفتەیەکە ختمی قورئانی کردووە ئەخۆ ئەوش کاتی ئەوێت یا مانگی ڕەمەزان بەکاربێنی بۆ ئەوەی کە مانگەکە ئەم مدەتە بە ڕۆژەوەی ئێوارەش نانێکی زۆر بخۆین مەسرەفێکی زۆر بکەین مانگی ڕەمەزان بۆ ئەوەیە ڕۆح چالاک بێ ئێمە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا ڕۆح چالاک ناکەین هەر مادەکە چالاکەکەینەوە جارێکی تر بەڵام بە شێوەیەکی خراپتر بۆ نمونە 7 ساعتە نانی نەخوارد و ئاوی نەخوارد و بەڵام کاتێک ئێوارە چێتە سەفرە و دەسەکە بە نان خواردن و بە مەسرەفات سەرێکەی مەسرەفی ڕۆژەکەی کار لە ڕەمەزانانە بۆ زۆرترە لەوە ئەمە چی وەڵام من بە ڕۆژوو بووم یا هیوایە ئەڵێ خواردنی ڕەمەزان لێپرسینەوەی نییە چۆن نەبێ لێپرسینەوەی نەبێ من هیوایە لە ڕەمەزانە قەڵەوتر ئەبێت تەمەڵتر دای ئەگرێت توانای نییە بچێ بەم لاولادا ئەمە بەڕاستی خراپ حاڵی بوونە لە ڕەمەزان ئەبێ وێزگەیەک بێت بۆی بەهێزکردنی ڕۆحمان بەسەر مادەکەمانە و چالاکردنی دناحی دەرونیمان بە تایبەتی دەستگرتنەوە لە زۆر نەخواردن خواردنی زۆر زەرری بە ئێمە گەیاند
ئێمەی تەمبەڵ کرد تۆ دەستگریتەوە لە خواردن چالاک ئەبیت بەڵام ئەوێ لە ڕەمەزانە زیاتر چالاکتر بیت بەڵام بەداخەوە هیوامان هەیە وازانێ کە ئیتر ڕەمەزان یەکەم ڕۆژی ڕەمەزانە یا چۆ ناو بازاڕەوە ئیتر وەزانە بێ ئەو بازارە هەمووی بچنێتەوە هەمووی بەرێتەوە لە ماڵەوە ئەگەر لە ماڵەوە هەموو ڕۆژێک گۆشت و چێشتێکی زۆری نەبێت بە تایبەتی مناڵەکانمان وا فێر بوون کە ئیتر وەزانن ئیتر ڕەمەزان نیست بەڵام ڕەمەزان ئەبێ سفرەیەکی تەواضعانە بێ بۆ ئەوەی بەرگەی ڕۆژگارەکانی تر ڕەمەزان وابێ مامۆستا چونکە بۆیە یەکێ لە حیکمەتەکانی ڕۆژوش ئەوەیە کە تۆ هەست بە نەبوونی و برسێتی و فەقیری و خواردنی ئاسایی هەژارەکان بکەیت تۆ ئەگەر نیوە ڕۆکە گل بیتەوە کاک مەحموود ئێوارە بۆ دوو برنج و سێش لەو دوو سێ جۆر گۆشت کەواتە ئەمە لەوەچێ هەڵە تێگەیشتنێک بێت لە ڕەمەزان ئەمە هەم بچێن بۆ سەرباسەکەی خۆمانەوە ئەمە بەرەو چیمان بێت و بەرەو تەمەڵیەمان بێت ڕاستە ینی ئەو مرۆڤەی کە زۆرە خوا هەر یەکسەر بەس سفرەکە خەوی لێ خوای گەورە لوتفی کردووە بێمان کە ئەو تەڕاوی چەند ڕکعاتە تەڕاویحە هەیە ئینا ئەگۆ تەڕاویحە نەبووە ئومەتی ئیسلامی نەخۆشەکەوت وەیە بووە بە نەقتێ لە سەرمان لە عالەمی جیهانی ئیسلامیە سەیریان کە ئیحساییان کردووە لە وڵاتانە ئەو لە هەموو لە وڵاتە ئیحسایەکرا ئەو مەسروفاتی لە ڕەمەزانە ئەکرێ لە غەیری ڕەمەزانە ناکرێ دەی لە پێویستە لە ڕەمەزانە بەخشندەییمان زۆر بۆیە بازرگانەکانی وەکۆ لە سوئی ئیستیفادەیان لێ کردوین سعری ئەم هەموو شتە بەرزەکەنەوە ینی ئەزانن کە ئێمە ڕۆژوەکەمان بۆ ئەوە نییە کە خەیاڵمان لای خەڵێ بەس بۆ ئەوەیە سکمان تێرکەین ئەمە بە حسابی خۆی بۆ ئەوی ئیمان زەعیفین بگەینەوە بۆی با بە ڕۆژوو بین بەڵام لە یەکترەوە زەرەرمان خوا بەڵام ئەگەر پابند بین بەو دەستوری پێغەمبەری خواست پێغەمبەری خواست صلی الله علیه و سلم کاتێک کە ڕۆژوو ئشکال لەسەر چەند درکە خورمای ڕۆژوو ئشکال چەند قومە ئاوێکی ئەخواردەوە ئێستش ئەگەر هەر ئەو چەند درکە خورما بخۆیت ئەو ئاوە بخۆیت خواردنێکی سووک بخۆیت ئێستش لەشە چالاکە بێ تەجروبەی کە ئەمە من بەو کەسانە ئەڵێم لە بەربانگە خواردن کەم بخۆن من خۆم وەکو تەجروبەی لەسەر خۆم کردومە ساڵانێک بوو نانم ئەخوا لەسەر سفرە ئەوەی کە خوا دابووی سێنکو زۆر لەشم قورس بوو ئەم ساڵەکە خۆم بۆ خۆم ئەوەتەی ڕەمەزانە کە بڕیارم داوە خواردنی کەمە خۆم لە ئێوارانە لەشم زۆر چالاکە یعنی چالاکیەکێک خەویشت کەمە بێت و چالاکیشی جسمیت ئەبێت و هەستیش ئەەکەی بەرەو زەعیفیەکە چی بەرەو لاوازیەکە چی نەگەوەر بەرەوە قەڵەوی بچێت پێغەمبەری خوا ساسەمەکو کەسێکی شازا بە جەستەی مرۆڤ بۆ منە گەدەی مرۆڤی دابشکە بەسەر سێ فەراغا یەکیان بۆ خواردن یەکیان بۆ ئاو یەکیان بۆ هەناسە و هەوا ینی لەوە چی ئەگەر ئەم ڕیزبەندیە ئەم پلەبەندیە ئێمە بە دروستی جێبەجێ بکەین ئەو کاتە لەوە چێت تەمەڵێکی وا بەسەر جەستەمانانەیە ئەوەی کە تەماڵێکە بەسەر دەستەمانیانێ دارەکە پێچەوانەی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خواردن و خواردنەوە خەومانە خەوێکی زۆر زەرەرمان لێدا تەمبەڵی و دانیشتنەکە زەرێکمان لێدا یەشتا داری وایە ئێمە پابەند نین بە ڕێنمایەکانی تەندروستکارانیشەوە ئەوەی کە دکتۆرە بەڕێزەکان مەسەرن کەیان بینین لە مانگی ڕەمەزانە ئامۆژگاریمان ئەکەن وەرزش بکە چی بکە هەوڵ بدە دامەنیشە با خواردنەکە لە لەشتا بەرەو خراپی نەڕوات هێشتا خەڵکەکە پابەندیش نییە بەوە ئەمە بێوەعی ئێمەیە ئێمە بێ وریابین وعیکیمان هەبێت لە ڕەمەزان وا تێبگەی ڕەمەزان وێزگەیەکە بۆ گەڕانەوە وەلای خوا تەوبەکردن وێزگەیەکە بۆ عیبادەتێکی زیاتر بکەی بۆی یانزەمانکەی تر بەهێز بیت بەڵام نەگە وێزگەیەک بێت بۆ ئەوەی کە لەم ڕەمەزانە چیتەوێ بیخۆ چیت پێیاکەوە خەرجی بکە لە جەژنەکانە لە مستەنسەبەتەکانە ئەمە بەڕاستی ئێمە ئەگەر چی دیعایی بۆ ئەکرێەوە زۆر خواردنیش کە دوای ئەبێت سەرچاوی تەمەڵی وەکو ناتوانین وەکو لایەنە ڕاحیەکەینی کەین بڵێن بابەشی یان زەمانکەیت بکە لەوە چێ خواردن ئەو پەڕی بمێنێتەوە لە جەستەی ئینسانە 6 ساعت 4 ساعتە ئەین کاتە بەشی دوو ڕۆژی دوای ئەوەش مام ناکە خۆ خواردنەکە بەشی ئەومان ناکات بەڵام بێ بیزانی ئەمە دائیمە شەیطان لەسەر و هەمانەوەیە شەیطان دائیمە هەوڵەدا ڕۆژەکەمان بەچی بەتاڵکاتەوە بەوەی خواردن مەصرفی زیامان پێ بکات بەوەی هەر شەیطان یعیدکم الفقر فەقرە دەڵێ برسی ئەبیت و هەروە نامێنێت بەشە چاوچنۆک ببیت پەلامار بدە ئەم پەلاماردانی ئینسانە و زۆر پەلامار بەتایەتی لە ڕەمەزانیشە شیاو نیە لەگەڵ ڕۆژوەوانە وەگەڵ ئەگەڵ ئەهلی ڕۆژوە ئەهلی ڕۆژوو ئەبێ ئەهلێ کەسێک بێت یعنی ڕۆحەکەی ئامادە کرد بێت و نەک جەسەدەکەیش هەوڵ بدە بەتایەتی لەم ڕۆژە کە بەشێکی زۆر لە فەزلی خواوە ئەوەکو زمانی زوونیە نانی گاڵ بخوات کولێرەیەک نەبێت بەربانی پێوە بکاتەوە لە فەزلی خواوە ئەلحەمدولillah ئەندازەی خەڵک سفرەخوانێکیە بەڵام بێ
وریامان بین لەگەڵ کاتی سفرەخوانەکە بیری لێ نەخۆشەکەیتەوە، بیرێ لە برسیە بکەیتەوە، بیرێ لە کەسێکیتەوە، سوپاسی خوای گەورە بکەیت کە ئەم ڕۆژزیەی پێداوی، ئەم خوانەی پێداوی، ئەم جەسەدەی پێداوی کە چێژ لەم شتانە وەرەگرێ، نەگەوەیکەوە وا لێمان بکات ئیتر بۆ شەوەکەیش خەبەرمان نەبێتەوە. زۆر باشە. جنای مامۆستا ئێمە شتێکمان هەیە پێی ئەڵێن فقهی معاصر. ئەم فقهی معاصرە بڵین ئاەتێک هەیە لە قورئانی پیرۆز هەر کە باسی ڕەمەزانە ئەڵێ فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. أشياء لزماني زوال بلين زماني پیغمبر صلى الله عليه وسلم سفر كردن زور قرز بو بي و چند ساعاتێک بەسەر وشتر و پەرژینێکی قایم بێ لە ڕووی جەنابتان ڕەشە وڵاخ و کۆمەڵە شت سەفەر کرابێ ئەو زمانە بەڵێ ڕۆژوو قرس بووە، بەڵام ئێستا سەفەرکردن بۆ شوێنێک ئەچی وەسیلە هەیە، تەبرید هەیە، بڵێن بە ماشێنی باش و بە فڕۆکە یان بە شتێکی لەو بابەتە سەفەرەکەی، واتە هیچ ماندووبوونێک نایەتەڕێت. ئایا ڕۆژوو نەگرتن لە سەفەرە خۆی بۆ خۆی سونەتێکە خوای گەورە پێی خۆشە، یاخود ئینسان هەتا هەوڵ با ڕۆژەکە بگرێ باشترە لەوەی کە نەیگرێ، وەک نوێژی قەسر و جەمع کاڵێ ئەگەر چیت لە سەفەرابووی قەسر و جەمع ئەنجام بە سونەتە و خێری شتەکە باشتر وایە قەسر و جەمع ئەنجام بێ. ڕۆژەکەش هەر لەو چەشنەیە لەو بابەتەیە وأن تصوموا فهو خير لكم. بەڵێ ئەگەر بە ڕۆژوو بین بۆ کەسانی کە لە سەفەران و توانای ڕۆژۆکانێ بە ڕۆژوو ئەبێت ئەوە چاکترێ بووی. بەڵێ ئەمە لە ئێمە لە لای ئەهلی سونە و جەماعە فقهان ڕخسەتێکە و ئەبێ سەفەرەکە سەفەرێکی مەسافەی قەسر بێت، نەک سەفەرێکی کورد بێ. کاتێک کە ئەچیتە ئەو سەفەرەشۆ مەشەقەتێکی لەسەر دروست بێ، بەڵام ئەگەر لەسەر مەشەقەتەکەیش بە ڕۆژوو بوو ئەجری زۆرترە، ئەجرێکی زیاتری هەیە، نەگەوەیکەوە هەر سەفەرەکەی کرد بە بیانوێک ئیتر وە بزانێ ئیتر نابێت لە ڕۆژوەکە بە ڕۆژوو ببێت. کەواتانێ سەفەر بەتایەتی لەم ڕۆژگاری ئێمە هەوڵ بین کەمترین سەفەر بکەین. ئەگەر کەوتینە سەفەریشەوە کاتێ بیشتێنە ڕخسەتێکی بۆ هەیە بیشتێنێ، ئەمە کەسمانمانیعمان لە کەسمە ناتوانێت بڵێ ڕخسەتەکە بوونێ، بەڵام ئەگەر عەزیمەکە عەمەل بە عەزیمەکە بکات، ئاخر ڕخسەتمانەیە و عەزیمەمانەیە لە فقهی ئیسلامیە. عەزیمەکە چاکترێ بۆ ڕۆژوو یا بۆ کەسێک کە نەخۆشە و زەرەرێکی پێ ناگا نەخۆشیەکەی، ئەگەر بە ڕۆژوو بێ بەردەوام بێت ئەمە چاکترە. بەڵام بۆ نوێژ کورتکردنەوە چاک وایە لە هین بێ نوێژەکە کورتکەینەوە، ئەوە عیبادەتێک. مامۆسەیان لە ئێستاە دیاردەیەک بۆ منە شەوانی ڕەمەزان کەوتونەتە وەرزەکانی یام وەکوڵێ وەرزی هاوین و ڕۆژە گەرمەکانیەوە کە شەوگارێکی کورت و ڕۆژگارێکی درێژمانەیە. خەڵکی لە ئێستاە بەتایبەت گەنجەکان وا فێبوون هەتا پارشێ و دوای پارشێویش ئەمێننەوە بە خەبەرن و تەنان شەوەکەشیان بەبێ عیبادەت و شەو نوێژ و قورئان خوێن بەسەرە بن، بەڵام کە ئەخەون بۆ دەوری سەعات دووسێ وەکوڵێ لە خەوان بە گومانی خۆیان کە غەیبەتی تیا ناکرێ و درۆی تیا ناکرێ و نەزەری تیا ناکرێ ناچنە دەرەوە بە شوێن گوناهەکە، ئەمە وەکوڵێ ڕۆژوێکی ساغ و سەلیم و تەندروستە. ئەمە لەوەچێ لووتکەی تەمەڵی بێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە، چۆن جەنابەت لەم تەمەڵی ئەڕوانی کە بۆ منە 3-4 سەعات بە خەبەر بوون وەکوڵێ هاوشانی کەسێک بێ کە لە بەیانی نوێژی بەیانی و تا ئێوارە کرێکاریەکە لە پێناو ئەوەی بژێویەکی حەڵال بۆ مناڵەکانی پەیدا بکە. دیارە ئەم شەوانی ڕەمەزان بەداخەوە کۆمەڵێکمان هەیە لە شەوانی ڕەمەزانە بەرنامەیان هەیە، بەرنامەی بێدینەکان لادینەکان بەرنمەیەکی تایبەتیان هەیە بۆ بەتاڵکردنەوەش بێت، بەرنمەیەکی شەیطانیان هەیە بۆ بەڕزاڵکردنەوەی ڕۆژوانی ئێمە. مەسەلەن مسەلسەل و زنجیرەیەکی دراما و بێکەڵک دائنێن بەس بۆ ئەوەی کاتە پێ بکوژێت، یعنی تەمەڵی کاتەوە ناتوانێت چێت بۆ تەراویحەکەی، ناتوانێت چێت بۆ ڕۆژەکەی، شەو تا بەیانی بەلای ئەمە دانیشێت. ئەمە یەکێکە لەو کارە خەتەرانی کە تووشی گەنجانمان بوو. گەنجانمان ئەبێ وریابن ئەم مەسئلە کە کات شەوانی ڕەمەزان ئەبێ بە عیبادەت و بیبێتە سەر. ئەگەر بە عیبادەت بخەوە بۆی ڕۆڵ لە ڕۆژە نوێژەکەی بەیانیان نەچێ قسمیکە، هەندێکیان نوێژی نۆڕۆشیان لە دەستەچێت ئەژلە بە ڕۆژوو. ئەم خەوە تەنها بۆ یەک کەس باشە، تەنها بۆ یەک. ئەڵێ یەکێکی زاڵمێک لە شێخی سعدی لە گولستان ئەڵێ زاڵمێک بە پیاوێکی خواناسی وت چ عیبادەتی بۆ من باشە، وتی خەو، وتی جا بۆ خەوکەی عیبادەتە، وتی ئاخر تۆ تا بخەوی زوڵم کەمەکەی لە خەڵکی، تەنها مەگەر بۆ ئەو کە سیستەمکان نا بۆ گەنجێکی خۆمان تانی سەعات دوو ئەخەوێت یا تا هیوایان تا عەسریش دوای ئەو خەوێ نوێژەکەی نیوەڕۆ ئەچێت، هیچ ئیشێ ناکات،
دوای هەڵەسێ لە شێکی پۆرتکاوی هەیە بێکەڵکی هەیە ئەمە سەرنجامەکەی بەتاڵکردنەوەیەکی ڕۆژوەکەیە یعنی بەڵێ بارحاڵ ئەڵێن قەیناکە بانێچێتە بازار با دانیشێ عجوولی نەکە ئەمە نەکات یا بەخەوێت بەڵام ئەم خەویش دیارە سنوورێکی دیاریکرای خۆی ئەگە لەو سنووری خۆی تێپەڕی ئیسرافی دیار مامۆستاگیان وا دیارە با من وەک کۆڵێک کۆتا پرسیاری خۆم بکەم لە شوێنێکان نووسراوە لێ ئێمە ئومەتی ئەو پێغەمبەرین صلی الله علیه و سلم کە لە نوێژدا لە حزوری خۆ ئەوەندە بە پێوە دەوەستا تا پێیەکانی داوسا لە جیهاد و لە بازار و لە حەلکردنی کێشەی مسلمانانە هەمیشە لە پێشەوەیان بووە هەتا گوترێ شەوێک دەنگێکی بەرز شاری مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگرێتەوە خەڵکی بە پیر دەنگەکەەوە چم بزان چ کێشەیەکە سێکەم پێغەمبەری خوا وەکو دڵسۆزێک وەکو ڕابەر و پێشڕەوێکی ئەم خەڵکە کە تەمەڵی بەسەری ئازاڵ نابێت کە پێشەنگی هەموو ئەو کەسانەیە کە چالاکن لەو سەرەوە دێتەوە و خەڵکی مەدینە دڵنیاکاتەوە کە هیچ مەترسیە لە ئارادا نییە ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا بمانەوێ نەمانەوێ دوژمن پێی خۆش بێ پێی ناخۆش بێت لە ئێستایە لە خەوێکی غەفڵەتی بێ ئاگا و وەکۆڵێ سڕان ینی دوژمن ئەوە تا لە کرد و کۆش و چالاکی و بنیادنانی دنیادا ئێمەش هێشتا لە خەو و کۆمەڵێ شتی لاوەکی زۆر بچووکە ئەخولینەوە چارەسەری ئەم تەمەڵی و سستی و خەواڵویەی ئێمە بەچی ئەکرێەوە چۆن بگەینەوە بە پێشینە چاکەکانمان بۆ یەکەم بەوە کرێت کە بێ لە فەهمێکی تەواوتیمان بێ لە عیبادەت عیبادات کە بۆمان دانراوە چ نوێژە ڕۆژوە حەجە هیچی بۆ ئەوە نییە ئینسان بەرەو دوابێ هەمووی بۆ ئەو ئینسان بەرەو پێشۆ بچێ هەم بەرەو خوا بەرەو پێشۆ بچێ هەم لە ڕووی دنیای شۆ بەرەو پێشۆ بچێت کاتانێ ئەمە حاڵە تێگەیشتێکە لەلایەکی ترەوە بێ ئومەتی ئیسلامی گەنجی مسڵمان ئەبێ وریای ئەوە بێتانێ کە تەماعکارانی دنیاویست چاویان بڕیوەتە سەروەت و سامان و کاتمان ئەوان ئەیانەوێ ڕۆژ بەڕۆژ سڕمان کەن ئەوان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دوابین ئەوێ ئەوە بەرنامەیە ئەڵێ تۆ پێویستە بە پزیشک نییە پێویستە بە ئەندازن بە مهندیس نییە پێویستە بە کارگە نییە هەموو خۆم بۆت ئەنێرم چونکە ئەوان لە وڵاتی ئیسلامیە چیان بڕیوەتە نەوتی ئێمە تەماحیان کردوتە ئەمەیانێ گەنجەکانمان بەرەو تەمەڵکەن ئێمە پەیاممان ئەوەیە بۆ گەنجەکانمان ئیشکردنیشمان بە عیبادەتە ڕاستە چالاکی ئەبێ ئیشکردن و هەوڵدانمان توێژینەوەمان گەنجمان با بخوێنێت کاکە وەکو ئیشی پێ ناکرێ با بڕۆ شت بخوێنێتەوە کە ئەفەرمێ قورئان بخوێنە لە مانگی ڕەمەزانە خۆتو ئەگەر لەگەڵ خزمەتی قورئان و لە تەفسیری قورئانابی لە ژیان تێ ئەگەیت نەکەرەوەی دەورێکی قورئان بکەیتەوە چەند ختمێ بکەم سەر بە سەر لە معناکەیشی تێنەگەیشت بێت لە ماناومە بەسی قورئان تێبگە ئەو قورئانەی کە هانمانەدا بۆ ئەوی بەرەو ئیش بڕۆین بەرەو کار بڕۆین بەرەوەی بەردێ بخینە سەر بەردێ بۆ دوا ڕۆژێکی خۆمان و ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەصحابی پێغەمبەری خوا رضی الله عنهم ڕزای خوایان لەسەر بێ هەمیان لەسەر ئەم هێزە چالاکیە بوون کە ڕۆژە لە ڕۆژان حتا ئەفەرمێ ئەگەر ڕۆشتوێتن بەلایەکە ئەو قامچەی وڵاخی کەوتوێتە خوارەوە بە یەکێکی نەوتوە خۆی دابەزێ لە وڵاخی حتا لە سەرمەگی شاکە خات و فاتیمەی کچیە ئەیلاوێنێتەوە ئەفەرمێ لەم ڕۆبەدا ئیتر باوکو بۆ کوڵێ ناڕەحەتی و ئیسراحەتی ئیتر ناڕەحەت نابێ و ئیسراحەتی بۆ نووسیانی لە ژیانیا هیچ ئیسراحەتێکی بەخۆیەوە نەبینیوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دنیای بۆ وێزگەیەک بەکارهێناوە بۆ قیامەت بەکارهێناوە زۆر باشە خۆی گەورە ڕەحمەت بەسەرهاتێگەیە ئەڵێ ئیمامی عومەر هەموو ڕۆژە گەنجێکی بینی لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیشە ئەوە خەریکی نوێژکردن بوو ینی نیوەڕۆ عەسر بەیانی زوحا ئەڵێ ڕۆژێ وتی ئەمە تۆ چی ئەەکەیت و بەچی ئەژی ئەڵێ وتی وەڵا برایەکمێ ئەوە چێت دارە بڕێت و مێوە بڕێت و باخی خەڵک ئاودان کاتەوە و بەشی منی ژەرا منی ئەژێنێ ئەڵێ ئیمامی عومەر قامچێکی لێدا ئەگاتەوە لێ جارێکی تنێیتەوە بەم مزگەوتا بەس بۆ نوێژی فەرز نەبێ ئەڵێ وتی براکەت کە کرد و کۆشش ئەکا و چالاکە و وەکڵێ دنیا و قیامەتیشی بەیەکەوە گرێداوە زۆر لە تۆ بەڕێستر و باشتر لای خوا و ئەڵێ وتی جارێکی تیژ لە مزگەوتان نەتبین مەگنا ئەوەندە قامچیت دێدەم زۆر خاست دەگەم عەزەتان بەتێ خۆش مامۆستا گیان لە خزمەتی زەنابتە هەندێک دوعاکەین ئینشاءالله بۆ بینەران و بیسەرانی خۆشەویستان هەمومان ئاشنا بین بۆ دەیان ئینشاءالله. يا حي يا قيوم برحمتك نستغيث اللهم إنا نعوذ بك من الهم والحزن اللهم إنا نعوذ بك من الهم والحزن
ونعوذ بك من الجبن والبخل ونعوذ بك من العجز والكسل ونعوذ بك من العجز والكسل يا الله ونعوذ بك من غلبة الدين وقهر الرجال يا من يجيب المضطر إذا دعاه تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا يا الله اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا الله اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا رحيم يا رحمن يا ديان يا مستعان يا ذا الفضل والكرم والجود والإحسان ثبت قلوبنا على الإيمان اجعلنا من عتقاء شهر رمضان يا كريم يا الله. خۆشەویستان و بەڕێزان ئینشاءالله ئەچینە لای ناوبڕێک و دێنەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگەی پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لەگەڵمان بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100 لە 100 سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. کارگەی برنجی ئاڵدان یەکەمین کارگەی برنج لە کوردستان. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتووک برنجی دەنکڕی کوردیاسا بەرهەم دێنێت لە تام و چێژدا هاوتایە بە برنجی خۆمان. ئەم کارگەیە گومانەکان ئەڕەوێنێتەوە و برنجێکی تەندروست لە چەڵتووک ئەخاتە نێو بازاڕەکانی کوردستان. برنجێک ڕەنگشوشەی سروشتی بەرهەمهێنراو لە کوردستان بۆ تەندروستیەکی باش و باشتر. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتووک برنجی ئاڵدانی بەرەمێنە. برنجی ئاڵدان ژەمێکی تەندروست بۆ هەمووان.
لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە پێکاتوە لە چەند مواصفاتێکی بەرز ئەستوورەکەی 8 ملم و 10 ملم حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک محمود بەرامبەر بەنزیخانەی بینایی پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0 955 76 50 0 955 76 60 تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێیەکان سوپاستان ئەەکەین بۆ بینەری و بیسەریتان بۆ بەرنامەی گوڵزاری ڕەمەزان سوپاسی ئەو ستافە خۆشەویستە ئەەکەین کە لەم بەرنمەیە مادونە ناسانە و لێبڕاوانە لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویستدان ئازیزان و خۆشەویستان بە هاوکاری کاگریازی خۆشەویست وەکو پێشکەشکار هاتینەوە خزمەتان بۆی بچینە لای لیژنەی زۆر بەڕێز کاک شێخسێن و کاک دکتۆر ئیسماعیل و کاک دکتۆر مەحموود بەخێریان نهێنینەوە بۆ نێو ستۆدیۆ و خی گەورە پایداریان بکەو لەشیان ساغ بێ و مادوونە بن بە هیوای ئەوەی ئەو بەشداربوانەی کە لە پێش بڕچیەکەدا بەشدار ئەبن ئینشاءڵڵا ببن بە خاوەنی فرسەیەکی باش بۆی لە داهاتووە قاریئی باش لە کوردستانی خۆشەویستمان سەر هەڵ بدەن ئینشاءڵڵا کاک شێخسێن جەنابتان مادوونە بن بە تایبەت کە ئەرکێکی زۆر لەسەر شانتانە هیوادارم ئینشاءڵڵا لەشتان ساغ بێت و فەرموو مایک بۆ تۆیە خی گەورە ئێوەش مۆفەقان بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله وأصحابه أجمعين درود و سڵاو و ڕێز و حرمەت بۆ هەموو خۆشەویستان و ئازیزان و بیرەنارین بەڕێز بە تایبەت قورئان خوێنانی خۆشەویست خۆشەویستان ئەمڕۆ 5 خۆشەویست بەشدارە بن لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە پێشبڕکەی قورئانی پیرۆز کە پێشبڕکەیەکی نیشتیمانیە لە کەناڵی ئاسمانی پەیام پەخش ئەکرێ و ئەنجام ئەدرێ پێش ئەوەی یەکەم کەس وەرگین حەزەکەم چەند تێبینەیەکی تر هەم بیری خۆمان و ئەو خۆشەویستانی بخەینەوە بەنیسبەت سەوتەوە ئەبێ ئەو بەڕێزانی کە بەشداری ئەکەن لەم ئینا ئەبێ لەم دوو مەدرسەیە نەترازێ واتە شێوازی تەرتیل ئاگیان لێبێ ناخوا لێرە تەنها مەدرسەی میسری بە دەرەجەی ئەولەویەت و دوای ئەویش مەدرسەی عێراقی و ئەبێ 3 مەقام کەمتر نەخوێنێ ئەو کەسە کە بەشدارە بێ 3 مەقام ئەبێ بخوێنێت پاشان ئەبێ ئاگای لە سەوتی بێ نەکەوێتە حاڵاتی نەشاز ئێمە یان بڵێن خروجی سەوتی لە دوو جۆر نەشازمان هەیە بڵێن خروجی سەوتیمانە یەکێکیانەوەیە لە مەقامەکە لە خودی مەقامەکە ئەکرێ ئەوی تریشیانەوەیە لە سەوتە ئەکرێ ئیتر سەوتەکە بەهۆی ئەوەیە کە دانکەی ناتەواوە یان شتێکە حاڵەتێکی ئیضطراری ڕووەدا بەسەر سەوتەکە ئەوە شتێکی ترە ئێستا ئەچینە لای برای بەڕێزمان کاک سەرخێڵ تۆفیق لە شارۆچکەی عربەت كاك سرخل جانا السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله وبركاته. يا رب. كاك سرخل جان جنابة سورتي بيروزي هود هودة هالبجاردوة كآياتي جمارة سيوحود بوشل دياري كراو بو جنابت فرمو اگر آمادي دست بيب كباك ببيستي جنابت بين. إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم.
واصنع الفلك بأعيننا ووحينا ولا تخاطبني في الذين ظلموا إنهم مغرقون ويصنع الفلك وكلما مر عليه ملأ من قومه سخروا منه قال إن تسخروا منا فإنا نسخر منكم كما تسخرون فسوف تعلمون من يأتيه عذاب يخزيه ويحل عليه عذاب مقيم حتى إذا جاء أمرنا وفارت النور قل نحمل فيها من كل زوجين اثنين قل نحمل فيها من كل زوجين اثنين وأهلك إلا من سبق عليه القول ومن آمن وما آمن معه إلا قليل صدق الله العظيم. صدق الله العظيم. سپاس بۆ برای بەڕێزمان کە سەرخێڵ خی گەورە موفقتان کە ئینشاء الله. کاک دکتۆر ئیسماعیلیان ئەگەر بتوانی تێبینیەکانە لەسەر خوێندنەکەی کاکە سەرخێڵ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. بارك الله فيك کاک سەرخێڵی بەڕێز ما شاء الله قرایەکی جوان ئەدایەکی باش تەجویدێکی جوان بەڕاستی ڕێم بێ خۆشمان لەو مەقامەیە بخوێنین بەرامبەر تێبینی هەبێ لەسەر قیراءەکەمان شتی بەسیط شتی زۆر زۆر دقیق و ورد تەنها دوو تێبینی بەسیط لە دوو شوێنە هەستم بە ئەوە کرد یەکێکیان
واصنع الفلك بأعيننا بيتي عين حرفه مرققة وحرفه مستفيلة بۆ مانایی صفەتی ئیستیفالی هەیە باشە لەبەرەوە ئاگادار بن لە کاتی عینەکەیە تەبعا لە حەلقەوە دەرئەچێت لە وەسەڵی حەلقەوە دەرئەچێت سەوتێکی عەمیقە بۆ مانایەی ئەبێت چۆنەڵێ لە قوڵایی قورگەوە بێتە دەرەوە بأعيننا زۆر جار ئەمە وا لە بەرامبەر ئەکات تەفخیمی ئەکات بنمونە واصنع الفلك بأعيننا أمام صفتي استعلاء ياخذ صفتي تفخيم ورقري أقدر بلا عين ساكنة حرفك لا تفخيمي نكيت واتا صفتي استفالك وكو خويب مينتوا بلام مخرجك شيبه مزبوطي بليت أما يكم تبيني دوامج لكلمة زوجين زايك مفتوحة زوجة لكاتي خيونا بتايبتي كلفتحة وأشي بواو فتحەکە چۆن ئەڵێ بەباشی ناوترێ بەنمونە ئەڵێ من كل زوجين اثنين ئاوای لێت ئاگداری ئەو فتحەی زایش بە هەر ئەو دوو تێبینە بەسیتم هەیە لە سەقیراکەی ئەوانشتی زۆر بەسیتن خی گەورە سەربەز و سەرفرازی کا و هەر سەوتی خۆش بێ و ئەدای باش بێ بە ئیزنی خوا موفقتان کاک دکتۆریان جەناب تێبینیەکانت کە بخەیتە ڕوو بەناوی خی بەخشندەی مێرەبان دەستخۆشیمانەیە بۆ برای بەڕێزمان کاک سەرخێڵ و هەروەکو لە جارانی پێشتری شاباسمان کرد وتمان تێبینیمان لەسەر حاڵەتەکانە بێ کە نادروستن و ئەم لە قۆناغی یەکەما دیارە و ئاەتانی دیاری کراون بۆ پێشبڕکێکە کۆمەڵە ئاەتانێکن کە ئاەتی زۆر دوور و درێژ نین یان هەندێک حاڵاتی تیا دروست نابێ بەهۆی شوێنی وەستانی گونجاو هەیە لە ئاەتەکانە یەک ئاەتیان کە ئاەتی چ لە تۆزە دوور و درێژ بوو لە شوێنێک هاوەستا کە گونجاو بوو من كل زوجين اثنين و دەستپێکردنەوەکەشی بە هەمان شێوە موفق بوو لە شوێنێکی حەسەن و جوانەوە دەستی پێکردەوە قل نحمل فيها من كل زوجين اثنين موفق بیا خوا دوعای سەربەرزی بۆکەم ان شاء الله سەربەرز خی گەورەی وەش موفقکە تێبینەکانی من لەسەر خوێندنەکەی کاکە سەرخێڵ کاکە سەرخێڵ تیلاوەیەکی جوانی ئەدا کرد دەسەکانی خۆش بێ بە طبقەی قرار دوایی تۆزێک وەکو چۆن بڵێ بە تەدەڕوت چوە قراری عالی و چووە جواب ئەمە صفتێکی جوانە لە قاری ئاپەلە ناکە زۆر لە قرارە نامێنێتەوە و زۆریش لە جوابە نامێنێتەوە دائما لە نێوان تیلاوەکانە قرار کە ئەیەیتەوە بۆ قرار ئیسراحەتێک بە قاری ئەدا سەرەکەی مەسن قاریەکە کە بە طبقەی قرارەچێتە بۆ نمونەچێتە مەقامی حیجاز دوایی فرسەتێک بە خۆیدا اینجا ئەچێتەوە بۆ جواب چکە هەگەر هەموو جوابات بێ قورسە لەسەر قاریەکە و دەنگی هیلاکە بێ لە ڕووی مەقامات و تەڕەنم و نەغەمیشەوە ماشەڵڵا بەیاتێکی جوانی خوێند و چووە بەیاتی شووری پێڵێن بەیاتی تەوەسط و ڕستی خوێند ڕستەکەشی جوان بوو چووە سێگا و حرەکەیەکی کرد لە سێگا ئەوە و حرەکەیە پێوترێ فەرعێک لە مەقامی سێگا هەیە پێوترێ ڕەمەلی خوێند و چووە بەیات و کۆتایی بە تیلاوەکە هێناخوای گەورە پاداشی خێری بداتەوە ئینشاءالله کۆچەریشکین بەڕاستی زیاتر لای کاکتۆر کۆچەر بەڵێ تەلەبەی کاک دکتۆر کۆچەرە خوای گەورە کاک دکتۆریش موفەقکە ئینشەڵڵا ئەچینە لای کاک هەنگاو یوسف لە پارێزگای هەولێر السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشی کاکە هەنگاو خوا موفقتان کە ئینشەڵڵا جەنابتان سوورەی پیرۆزی ئەلەحزاب بۆ ئێوە ئامادە کراوە لە ئاەتی 21 بۆ 24 ئەگەر ئامادەی تایە فەرموو باگی و بیستی جەنابت بین. بلى إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. أعوذ بالله من كل الشياطين. بسم الله الرحمن الرحيم. لقد كان لكم في رسول
أسوة حسنة لمن كان يرجو الله الله واليوم الآخر وذكر الله كثيرا ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا ليجزي الله الصادقين بصدقهم ويعذب المنافقين إن شاء أو يتوب عليهم إن الله كان غفورا رحيما ورد الله الذين كفروا بغيظهم لم ينالوا خيرا وكفى الله المؤمنين القتال وكان الله قويا عزيزا صدق الله العظيم. سپاس بۆ برای ئازیز و خۆشەویست کاکە هەنگاو یوسف لە شاری هەولێر خی گەورە پاداشی خێرتان بداتەوە. چینە خزمەت برای ئازیزمان دکتۆر مەحموود دادوەری وەقف و ئیبتیدا با بزانین تێبینیەکانی چیە لەسەر خوێندنەکەی کاکە هەنگاو. دوای خێر بۆ کاکەنگاوەکەین دەمی خۆش بێ و دەستی خۆش بێ گوێمانی ئاودان کردەوە بەڕاستی بە دەنگە ناوازی خۆشەکەی
و دیارە ئەم تێبینیانش کە ئیڵین دایمەن وتومانە بۆ خزمەتکردنی قورئان خوێنەکانە و گوێگرانە و بیسەرانە نەک خوانە خواستە مەبەستێکی ترمان هەبێت زیاتر بەسمانە ئەوانیش دەوڵەمەند بن و زانیاریان زیاتر بێت. وەستانێکی کرد لە ئاەتی 21دا لیمەن کان یەرجو الله دیارە زانانە فەرموون لە وەستانی ناچاری هەیە بەڵام لە دەستپێکردنەوەی ناچاریمان نییە چونکە قورئان خوێن بە اختیاری خۆی و بە ویستی خۆی هەڵێبژێر لەکەوە دەست پێکاتەوە. وەستانەکەی حەسەن بوو گونجاو بوو بەڵام دەستپێکردنەوەکەی لە جار و مەجروورەوە بوو باشتر وا بوو لە ئوسوەتون حەسەنەتونەوە دەستی پێ بکردایەوە. لە ئاەتی دوای وشا بە هەمان شێوە لەسەر وەڕەسوولوه وەستا دیارە وەستانەکەی حەسەنە و وەقفی حەسەنەوەیە کە جوانە لەسەری بوەستی بەڵام جوان نییە ڕاستەوە خۆ دەست بکەیتەوە بە دوای خۆی بۆ خوێندنەوە بۆیە ئەبێ بگەڕیتەوە سەر مەقطعێکی پێشتر بەڵێ گەڕایەوە سەر مەقطعێکی پێشترەوە لە شوێنێکی گونجاوە لە ئیبتیدایەکی حەسەنی کرد لە وشەی قالۆ دەستی پێکردەوە. دوعای خێر و مۆفەقیەتی بۆکەم خوای گەورە مۆفەقی کا و بەردەوام بێ و سەربەرز بێ ئینشاءڵڵا. دەستان خۆش بێ کاک دکتۆریان. کاک دکتۆر جەنابەت. بەڵێ دەستی خۆش بێ کاکە هەنگاو سەوتێکی خۆش ئەدایەکی جوان بەڵام وەکو ئامۆژگاریکی برایانە ئاگای لە ئەحکامی تەجوید بێت کە پێم حەیفە ئەو سەوت و ئەدا جوانە لە ئەحکامی تەجویددا دەرەجەی بڕوە تایبەتیم چەند تێبینێکی خەمە خزمەت جەنابیان بۆ سودبینینە ئینشاءڵڵا گەسەرکە بۆ قۆناغی داهاتوو لە ئیستیعاذەوە دەست پێکەین ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم. شەیطان ئەگەر وریانە بێ بە شەیطان الرەجیم یعنی تەحریکێک حرەکەیەک لە پیتیاکە لە ساکینی دەرەچێ ئەگەداری ئەوە بە بسم الله الرحمن الرحیم. زۆر جاڕین لە حرفها لە لەفظی جەلالەیە قابلەتی ئەوەی تیا بێ بەیە ئەڵێ بسم الله الرحمن الرحیم هاکە واضح نییە ئەبێ بڵێ بسم الله الرحمن الرحیم بەو شێوازە. في رسول الله هەرگوێمان لێی نەبوو ئێمە بەڕاستینەوە کو شتێک هەبوو بێت ئێمە ئاگامان لێی نەبووە بەڵێ واليوم الآخرة آخرة نەک واليوم الآخرة خینە زۆر قەڵەوی مەکە کە لە مەرتەبەی پێنجەمی تەفخیمە پێویست ناکە خۆت تەفخیمێکی زیاد لە حەدی خۆی پێ بدەیت. کەلیمەکانی وەڕەسوولوه لە هەردووکیانە پێشێ بگەیتە سەرهائی ضەمیرەکە لامەکە مەضمومە مەطێک تەمتریتێک هەبوو لە درێژکردنەوەکە بەرەو ضەمە ئەڕۆی ما وعدنا الله ورسوله ئەوەی لێ هات وصدق الله ورسوله تاگەیتە سەرهاکە لامەکە ضەمەکەی بەرەو واو ئەڕۆی ئاگاداری ئەوە بە وما زادهم إلا أو مد ئاگاداری زەمەنەکەی بە لە کۆتایی ئاەتەکانیشا ئێمە مەدێکی طبیعیمانەیە مەدێکی عیوەڵ پێش ئەوش هەر مەدێکە لەبەر مەقام و ئاوازەکە تۆزێک درێژکردنەوەیکی لە حەدی خۆی زیاتری تیا بوو إلا ئیمانە وتەسلیما تۆزێک درێژە ئەم مەدە طبیعیانە ئاگاداری بە درێژی مەکەرەوە. ما عاهدوا پەلەپەلیەک لە کەلیمەی مەعاهدوو کە خوێنتەوە ڕوویدا ئاگاداری زەمەنی غونەکان بە بەتایبەتی لە ئیدغامەکانە لە ئیخفاءەکانە لە ئاگاداری ئەوانە بە بەڕاستی چووکە زۆر ئاماژی پێ نادەم بەڵام لە چەند شوێنەکە زەمەنی غونەکان چۆن ئەڵەی تێرت نەکرد حەقی خۆیت پێنەدا سەربەرز و سەرفرازی برای عەزیز و خۆشەویست. خوای گەورە موفەقتان کە کاک دکتۆریان. کاکە هەنگاو خوای گەورە موفەقیکە الحەمدولله تیلاوەیەکی جوان و ئەدائێکی زۆر باش بوو و دەنگێکی زۆر خۆش و مقاماتێکی جوانی ئەدا کرد بەڵام تێبینیم لەسەر بسم الله الرحمن الرحیمەکەی لێرەوە دەست پێ بکەین کەوتی بسم الله الرحمن الرحیم شێوازەکەی لە عێراقیە چوو بسم الله طبعا کاکە هەنگاو زیاتر طبعی شێخی قورئان خوێن مامۆستا سەید متەوەلی عەبدولعالی بە دەنگیەوە دیارە لەوە نزیکە و تقریبا هاوشێوەی ئەو ئەخوێنێ ئەگەر وەکو خۆیشی نەخوێنێ بەڵام شێوە تەقلیدێکی سەید متەوەلی پێوە دیارە بەڵام بسم اللهکەی تۆزێک لە عێراقیەوە نزیک بوو ئەبێ تۆزێ وریابی کە مادەم تۆ وەکو میسری خوێنی بسم اللهکەش لەوە لە میسرەکەەوە نزیک بێ قەرار و جواب و جوابی عالی و نزیکیش بوو لە جوابی جواب جوان خوێندی ئەمە ئەدائێکی زۆر جوانە بەیاتی خوێند و تۆزێک لە بەیاتی تەوەسط شووری خوێند کەمێک دوای چووە ڕەست دوای چووە سێگا و چووە نەهاوەند بە شێوازێکی جوان بەڵام ئاەتێکی زیاد خوێندەوە ئەو ئاەتە نە دەرەجەی لێ ئەشکەوە نە لێ بۆشی زیاد ئەکرێت چونکەوە لە زمنی ئەو شوێنە نییە کە بۆی دیاری کراوە چکە ئێمە وتمان لە سوورەی ئەحزاب ئاەتی 21 بۆ 24
أبواب لباب وستايا كوتي إن الله كان غفورا رحيما. إن الله كان غفورا أما هموي تقريبا نهاوند بو توزك كردي تيكال كرد يعني توزك لك كردي تيابو إن جاء الأخيرا تقريبا نزيبوية ولا بيات بلا من وام زين لراك وتاي فيهن عموما تلاوة زور باش بو خواهي قرر موفقيان كا إن شاء الله. أتشينا كركوكي خوشويستو خدمت براي عزيز من كاك عبد الرحمن إسماعيل. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك عبد الرحمن جان سوري الإسراء آيتي جمارة حفتا وهشت بو هشتا ودو آماده بو جنابت إن شاء الله دست بيبكى باقي بيستي جنابت بين إن شاء الله. بس أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا وقل رب أدخلني مدخل صدق واخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا وقل جاء الحق وذاق الباطل إن الباطل كان زهوقا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. صدق الله العظيم. سپاس بۆ برای بەڕێزمان کاک عەبدوڕەحمان ئیسماعیل لە شاری کەرکووک. کاک دکتۆر ئیسماعیل ئەگەر جەنابەت تێبینیەکان بخەیتە ڕوو لەسەر خوێندنەکەی کاک عەبدوڕەحمان فەرموو. دەستی خۆش بە کاک عەبدوڕەحمان. کاک عەبدوڕەحمانی خۆشەویست ئاگاداری ئەحکامی تەجوید بە بە تایبەتی لە چەند خاڵێکە عەرزی جەنابەتی یەکەم یەکێک لەوانە مەدەکانە درێژکردنەوەیەکی لە حەدی خۆی ئاسایی لە مەدەکانە هەبوو بە تایبەتی لە مەدە تەبیعیەکانە کە نابێت لە دوو حەرەکە زیاتر بێت. ئاماژە بە شوێنەکان بکەین زۆرە بەڵام کاتێک کە تۆ مەقتەعێکە خوێنیتەوە وەڵێی وەلا یەزید الظالمین إلا خسارا ولا يزيد الظالمين إلا خسارا تواو بس أقول إلا خسارا. أما تزايد أم دريش كدنوية دروزني بهش شوازق نابت لحد خوي لمقدار خوي زياتري بيتي بعموم أقداري هم مدة كامبا خالي دوم أقداري صفات حروف به تايبتي صفتي استعلاء أو حرفاني كحرف مستعلين مفخم أكرين لكاش دربرين يانا مختلسا حالتك تفخيم مكان بقوة لحالتك ينتر لبرو أقداري بمقصالي إلى وسق الليل غا
غسق الليل بو شوازة وقرآن الفجر راء لا صفتي بهماش وراءك صفتك تفخيم عارضه كصفتك عارضة بالنسبة راء وصفة تفخيمك ئاگداری بە بەعام لە هەموو شوێنەکانە بێ ئاگداری ئەو تەفخیمە بی مەخسە بە نمونەندی صفاتی ترمانێ وەکو صفەتی قەلقەلە کە تایبەتە بە 5 حرفی قوتب و جەد صلي إن قرآن الفجر كان مشهودا بيتشينك صفتي قلقلة ورقليك صفتي قلقلة تايبد نيبو بيتا وياخد عسى أن يبعثك ربك مقاما محمودا أمش هلي محمودا بوشوازة أقداري با أقداري زمني غنكان با زمني غنكان زوزو المهمة لهم حكم كان نمونه بيني وكتولي مدخل صدقي وأخرجني واوكا شد ورناقري لبرولي ادغامك ناقص مان هي وتنوني تنوينك نون زائدك نون ساكني تنوينك بتواتي دغمنا بلغ واوكا بويا علي صدقي و باش بر عزيزكم كلمه ان الباطل بهماشي وسيركي باك صفه تفخيم بيدا اقداري با تبيني كان زيادة أمانة كعرض جناب كدي بلان بعام لقراءة دوباره أبويا وأقداري با سربرز وسرفرازي برا عزيز ما شاء الله كان جنابتان تبيني كان تبقى مبروك دەستخۆشی لە کاک عەبدوڕەحمانەکەین خۆی گەورە موفەقیکە چەند تێبینیەک پێویستە لە بواری وەقف و ئیبتیدا ئاماژە پێ بکەین یەکەم لەسەر ئیلا غەسەقی اللەیل وەستا دیارە وەک گوتمان قورئان خوێن ئەو کەسێک کە قورئانە خوێنێتەوە ئەگەر مانا تێبگا مانا بزانێ ئەتوانێت شوێنی گونجاو بدۆزێتەوە بۆ وەستان و بۆ دەستپێکردنەوەش بزانێت لەکوێوە دەست پێ کاتەوە هەڵبەتە وتمان وەستانەکە جاری وایە ناچاریە ئینسان لە هەندێک شوێنە ئاەتەکە دوور و درێژە ناچارە بێ بوەستێ تا ڕادێک توانین بڵێن وەستانەکەی حەسەنە وەستانی حەسەن وتمانەوەیە کە دروستە بۆسی لەسەری بەڵام دوای خۆی پەیوەندی پێوەی هەیە بێ لێکی بدەیتەوە وە قورئان الفەجر بەشێکی زۆر لە مفەسرینە فەرمون قورئان الفەجر یانی نوێژی بەیانی کەواتە عطف بێتەوە سەر ئەو بەشەی پێشوو ئەقیم یعنی ئەو فعلەی دێتەوە سەر و ئەو منصوبە هەر بۆیە ناکرێت ڕاستەوە خۆ لەوە قورئان الفەجرەوە دەست پێ بکاتەوە هەڵەیە بەڕاستی لە ئاەتی 79دا لەسەر نافیلەتە لەک وەستا بە هەمان شێوە دیارە وتمان لێرە توانین بڵێن وەقفێکی حەسەنە بەڵام دەست پێکردنەوەکە ناکرێت ڕاستەوە خۆ بە دوایە دەست پێ بکەینەوە بەڵکو پێویستەکە لەیەک بدرێتەوە ئەو دوو بەشەی ئاەتەکە بە هەمان شێوە و ئەخریجنی مخرەجە صیدق بە هەمان شێوە لە وەستا ئەوەی جوملەکەی دوای ئەو متعلقی پێوەیە بەو بەشەوە ئاخر تێبینیم کە بۆ چەند برایەکی تریش ئەم تێبینیم باس کردووە کۆتا ئاەتی 82 لە سەر وەڕەحمەة للمؤمنین لە هەندێک مەصاحیفەکانە لایەک هەیە کە ئێمە زانین ئەو لایە بە معنای وەقفی ممتەنیع واتە دروست نییە تایە بوەستی بەڵام لە مصحفە تازەکانە لە بەشێکیانە نییە دیارە ئەم جیاوازیە لە بوونی علاماتی وەقف لە مصحفێکەوە بۆ مصحفێکی تر بۆ چیە گەڕێتەوە ئەڵێن مەسائلی وەقف و ئیبتیدا برانی بەڕێزم مەسئلەیەکی ئیجتیهادیە کۆمەڵێ زانایان کتێبیان هەیە لە بواری وەقف و ئیبتیدایە بە ئیجتیهادی خۆیان گەیشتونەتەوەی مەثەن لەم شوێنەدا ڕەنگە گونجاو بێ بۆستی ڕەنگە گونجاو نەبێ بۆستی یان توانی لێرە دەست پێ بکەیتەوە یا دەست پێ نەکەیتەوە بەرحەڵ هەمووانی کە قسەیان لەسەر کردووە بەشێکیان ئەڵێن وەقفی حەسەنە واتە توانی بۆستی زانایەک فەرموویەتی وەقفی کافیە واتە توانی یەکسەر بە دوایشا دەست پێ بکەیتەوە بەڵام سەرجاوەندی کێکی ترە لە زانایانی وەقف و ئیبتیدا و کتێبی هەیە لەو بارەدا و تقریبا ئەو خەڵی مصحفەی کە ئێمە پێمان وەرگرتووە ئەوەی کە لەبەر چاومانە لەو وەرگیراوە فەرمێ ئەو جملەی وەلا یەزید الظالمینە ئەگەڕێتەوە سەر ماکە کە سیلەکەی هەر بۆیە پێویستە لە یەک بدرێتەوە یاخود نابێت لەو شوێنەدا بوەستێ بەرحەڵ ئێمە ئەڵێن ئەگەر کۆی ڕێیەکان وەرگری نەتوانین جەمع بکەین لە بینانە بڵێن وەقفەکە وەقفێکی حەسەنە توانی بوەستی بەڵام ئەبێ لە یەکی بدەیتەوە دوو بەشی ئاەتەکە چونکە بەشێکیان ئەڵێن ئەگەر بڵێ وەلا یەزید الظالمینە گوێگر وازانێت کە ئەنەما ئەو جملەیەکی سەربەخۆیە و ناگرێتەوە سەر ما هو شیفاء ینی قورئان کە ئێمە نازڵەکەین خوای گەورە فەرمێ بەشێکی بە شیفاء و ڕەحمەت بۆ ئیمانداران بەڵام هەرم قورئانەیە بەشێکی بچی بەمایی خەسارەتمەندی بۆ ئەو کەسانی کە ظالم مستەمکار هەر بۆیە لێرەدا پێویستە قورئان خوێن لە مانا تێبگا و هەوڵ بدا زیاتر ورد بێتەوە بە حاڵ دەست پێکردنەوە ڕاستەوە خۆ بە وەلا یەزید الظالمینە والله أعلم گونجاونی خوای گەورە هەموو لایەک موفق و سەربەرز بێت دەستیوەش خۆش بێت برای ئازیزمان کاک عەبدوڕەحمان ئیسماعیل لە کەرکووک برای ئازیز چەند تێبینیەکمان هەیە لەسەر خوێندنەکەت لە ڕووی سەوت و نەغەمەوە ئەوش ئەوەیە کە تۆ بە شێوازی مەدرسەی عێراقی خوێندت مەدرسەی عێراقی ئەمە پێشتر باسمان کرد کە بیدایەت کە دەست پێ ئەەکەن زیاتر جوابە یعنی قراری نییە مەسەلەن وەکو میسری کە میسری
لمدرسة مصر هذا سبيكن أعوذ بالله من الشيطان الرجيم بلام العراقي الله أعوذ بالله من الشيطان الرجيم يكسر بطبقي جواب دەست پێکە کێشەمان لەوانە بەس کێشەکە لەوایە کە تیلاوەکەی لە ڕووی سەوتەوە مەزبوط نەبوو متەزین نەبوو یعنی شێواوەیەکی پێوە دیار بوو لە ڕووی مەقاماتەوە هەر هیچ یعنی واضح نەبوو لە بیدایەتە کە دەستی پێکرد لە بەیات ئەچوو طبعا بەیاتیش فەرعی زۆرە وتمان لە عێراقیە تقریبا ئەمەی ئەم بەیاتەکەی کە ئەی خوێند یعنی لە شێوازی تقریبا وەکو بەیاتی يعني للشوازي محمودي جوريك ماني بيوتري محمودي التي لا عراقية للشوازي محمودي أشو دواي الرك شو ناو مقام حجازه كشو حجازه للشوازي مدمي ومثنوي لي نزيق بو بيو بلان بشوازكي شواو ديار نية يعني واضح نية تلاوة كانت كإخوانية شون كيسبوا نمونة أجر بياتك بتلاوة عراقي إما بياتك الرد ببيه فروعات بخواني أعوذ بالله من الشيطان الرجيم أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا يعني سيركي تو أدائك كي أما من بياتك روتم خين خمنا دا لفروعات لبروا نصيحتهم بوك عبد الرحمن لدواي قوي كلا مع مستايك تصحيح تلاوة يعني بكاو تلاويكي باش يعني بلين ختمك القرآن بكا بشوازي تصحيح تلاوة أو هلا ورداني كهيتي تشاكيكا لروي وقف داو ولا روي مخارج حروفه ولا روي أحكام تلاوة باشا لروي مقامات براي عزيز مكاك عبد الرحمن تولا مدينة المقامات كركوك مدينة المقامات هرشي مقامات هي اللي بيكو بوتو خوي قرم موفقتان كا إن شاء الله وابزانم برایان لكنترول ما مستای خوشویست شیخ عبدالباسط عبدالصمد یان ئامادە کردووە با هەمومان گوێبیست و بینەری مامۆستای خۆشەویست ببین فەرموون بسم الله الرحمن الرحيم إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت علمت نفس
فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك ما شاء الله لصوتي مامۆستای خۆشەویست مامۆستا شێخ عەبدولباسط عەبدولسەمەد خوای گەورە دەرەجاتی عالیکە. ئەچینە لای برای بەڕێزمان کاک عەلی نووری ڕەسوول لە سلێمانی. ئەو ڕۆژە بڵێن لە ڕۆژانی پێشووتر بەشدار بوو، بەڵام لەبەرەوەی دەنگەکەی بەباشی نەئەهات بۆیە وامان بە چاکزانی کە چانسێک و فرسەتێکی تر بدەین بە برای بەڕێزمان کاک عەلی بۆی بەشدار بێ. ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله کاک عەلیگیان. وعليكم السلام ورحمة الله. کاک عەلیگیان سوورەی یوسف ئایەتی ژمارە 19 بۆ 21 بۆ جەنابەت ئامادە کراوە، فەرموو با گوێبیستی جەنابەت بین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. البداية کاکە عەلیگیان کاتێک کە مۆبایلەکە ئەنێی بەگوێتەوە زۆرمەی جوڵێنە بە یەک شێواز بیگرێ بۆ ئەوەی دەنگەکەت بە باشی بێت بۆ لای ئێمە برای عەزیزم. وقال الذي استواه من مصر لامرأته أكرمي مثواه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا
كذلك مكنا ليوسف في الأرض ونعلمه من تأويل الأحاديث والله غالب على أكثر الناس لا يعلمون صدق الله العظيم. دەستخۆشیمان بۆ برای ئازیز و خۆشەویست کاکە عەلی نووری لە شاری سلێمانی خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە ئینشاءالله. ئێستا چینە لای برای ئازیزمان کاک دکتۆر ئیسماعیل بابزانین تێبینیەکانی لەسەر خوێندنەکەی کاکە عەلی چییە؟ بەڵێ دەستی خۆش بێ کاک عەلی. هەستم بە دووسێشت کرد بە تایبەتی لە قورئان خوێندنەکە یەکێک لەوانە تەکەلوفی زیاتر لە حەدی خۆیەتی وی کە تەقلیدی قاری ئەگەکاتەوە ئێوە وەکو ئەو دەرچێتەوە اعتیادیە ئەمە تەقلیدکردنەوە بەڵام تەکلیفی زیاتر تەکلیفی مەلای و تەق لە خۆت باش نییە بە تایبەتی کە زۆر جار بە سەوتێک ئەی خوێن کە پێوتێکێک لە عیوبی نوتقە كأن الذي في فمه لقمة يعني وكأنما وكشون لدمتا لقميك هبت قلبيكي بيو دياو مقصد نمونالي وجاءت سيارة فأرسل يعني أم قليمك هول بدأ اعتماد كذا سر شون علي صوتي طبيعتي خوت شون لقراءك يعني قلو كردن بعام اشتكي باجنية أما واي أكل زوجة هندي حرف هاي صفتي تفخيمينية صفتي استعلائينية وري أقرت باشا أقل مقصد ولي ومكنا ليوسف في الأرض في الأرض باشا هر خوي صوتك واعي عادة حرف كان صفتي تفخيم ورقرن صفتي استعلاء ورقرن كنابد أو چەند تێبینێکی بەسیط لە چەند کەلیماتێکی ترا مەقصەد بنە فأرسلوا واردهم ئەو واوە ئیشباعکە مەدێکی طبیعیە حەدی خۆی پێبە کاڵی فأدلى دلوه مەڵێ فأدلى دلوه ئاگادار بە قەلقەلەکەی تەحریکی پێمەدا حرەکەی پێمەدا بەرەو کەسرە لای بدەین عسى أن ينفعنا إدغامك دروسته توا والله غنكيت يا أبو عسى أن ينفعنا غنيت يانيا يقول أن ينفعنا ياخذ أو نتخذه ولدا هندي جات جاويني كتابو زوج على مواد ليك حركات تيقدا أو نتخذه خذهنا خذه أبيك كسريكي صافي بيه ياخذ ولنعلمه وهذا ينبغي ولنعلمه ولين وليا ولنعلمه من تأويل الأحاديث تأويل همزكي ساكنة أو همزة لها صفة شديها أقدار صفة شدة كيبة والله غالب نونك مظهرة نوني تنوينك أقدار با أو يعني تيجي مقصبة نمونا ولكن أكثر الناس أقدار صفات حرف كامبا تايبتي لا بيتي كافة صفتي شدي هي بدوها صفتي همسي هي متواني أداء يمدو صفتكي بأوي همسكين فوتي هم يجوكو قلقلي إلينيت سربرز وسرفراز بكاك علي استان خوش بياخو كاك دكتور محمود كان تبين كان تقرروا خۆی گەورە کاک عەلی موفەق و سەربەرز بێ و زیاتر لە خزمەت قورئاندا بێ و دیارە ئەو ئاەتانەی سوورەتی یوسف شوێنی وەستانی گونجاو وەقفی حەسەن و کافی و تامی زۆر تایە بۆیە تەنها لە ئاەتی 21 داواتە ئاەتی کۆتاییە لەسەر ئەکریمی مەثوا وەستا ڕاستە وتمان قورئان خوێن جاری وایە ناچارە بێ بەهۆی درێژی ئاەتەکەەوە لە شوێنێکا بوەستێ بەڵام دیارە هەندێک قورئان خوێن هەیە توانێت ئەو بەشە بە هەمووی بەیەکەوە بخوێنێت دیارە بێ ئەو ئەفضەلیەتی هەبێ ئەو باشتر بێت لەوەی کە
لە شوێنێکا بە ناچاری ئەوەستێ و دەست پێکردنەوەکەشی لە ئەکریمی مەتواهوو بووە دیارە ئەوش تا ڕادێک گونجاو بخوای گەورە مۆفەق و سەربەرزیکە ئینشاءڵڵا هەرەوەندەمە بوو لەسەر دەست خۆش بە یاخوا تێبینیەکانی من لەسەر خوێندەکەی کاک علی گیان خوای گەورە پاداشی خێرتان بداتەوە ئینشاءڵڵا کاک علی تقریبا لەسەر شێوازی مامۆستا شێخ محەممەد صدیق منشاوی خوا لێی خۆش بێت تەقلیدی ئەوەکە بەڵام وەکو کاک دکتۆر ئیسماعیل ئاماژەی پێکرد تۆزە تەکەلوفی پێوە دیارە گەیشتە وەقال الذي اشتراه لە پڕ بەرزبوونەوەی کرد بە تەدەڕوج نەبوو لەبەرەوە خروجی سەوتی و نەشازێکی لە سەوتیا دروست بوو لەو کاتی کە بەو شێوازە خوێندی و قەراری خوێند وەکو وتم جوابێکی نەشاز بوو خوێندی بەیاتی خوێند بەڵام دوایی لە وەقال الذي اشتراه چووە نەهاوند بەڵام هەتاکو نەگەیشتە ئەکریمی مەثواه عەسا ڕوون نەبوویەوە ئایا نەهاوەندە خوێنە یان نا لەبێ تقریبا دەرکەوت کە نەهاوەندە خوێنێ و ئیتر تقریبا تا ئەخیر هەر نەهاوەند بوو لە کۆتایی ئەخیرا چووە تقریبا سەربەیات خی گەورە مۆفەقیان کە ئینشاءالله ئەچینە لای ئاخر بەشدار بوو کاک عەبدوڕەحمان قاسم ناحی کەڵەکچی کاکە عەبدوڕەحمان گیان ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. کاک عەبدوڕەحمان گیان سوورەی پیرۆزی ئەلئەنبیا بۆ جەنابت ئامادە کراوە لە ئاەتی ژمارە 101 بۆ 105 فەرموو باگی و بیستی جەنابت بین. بەڵێ مامۆستا گیان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين سبقت لهم منا الحسنى أولئك عنها مبعدون. وهم فيما اشتهت أنفسهم خالدون. کاکە عەبدوڕەحمان گیان کاک عەبدوڕەحمان بەڵێ مامۆستا برای عەزیزم ئەبێت تەلەڤیزیۆنەکەت تەواو کسکەی لە تەلەڤیزیۆنەوە گوێ لە خۆت مەگرەرەوە چونکە کە تەلەڤیزیۆنەکە ئیش بکا و سەوتی هەبێ دەنگ ئەداتەوە لەبەرەوە ئەبێ تەلەڤیزیۆنەکە بە تەواوەتی کسکەی برای من فەرمانجان قەپاتە دەنگەکە فەرموو دەست پێ بکەرەوە هەل گەیشتیتە کوێ لەو شوێنەی کە وەستای لا يحزن بەڵێ فەرموو بەڵێ مامۆستا گیان لا يسمعون حسيسها بس دم دور مخرەوە لە مۆبایلەکەت برام دەمت دوور مەخەوەرەوە برای من بەچەوە زۆر جار هەیەە کە لە کاتی لاوەکە دەمی دوورە خاتەوە غەڵەتە نابێت لا يسمعون حسيسها وهم فيما اشتهت أنفسهم خالدون. لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة هذا يومكم الذي كنتم توعدون. يوم نطوي السماء كطي السجل للكتب
كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون صدق الله العظيم. سپاس بۆ برایی بەڕێزمان کاک عەبدوڕەحمان قاسم لە ناحەی کەڵەکچی خوای گەورە پاداشی خێرتان بداتەوە ئینشاءالله. کاک دکتۆر ئیسماعیل تێبینەکان ئەگەر ئینشاءالله تۆزێک بەڵێ بسم الله الرحمن الرحیم. دەستی خۆش بێ کاک عەبدوڕەحمان. بدايات كدستي بيكر أعوذ بالله من الشيطان الرجيم منك خم جملة بيتي ذو كنبو ذالا مفتوح مضمومة كنبو أعوذ بالله يعني فوتانا أعوذ ذو أبي أو ذالا بجوانك خوي بيخواني توا بسم الله الرحمن الرحيم كاتق للفظ جلاله انتقالك إجوازته بو كلمة الرحمن بيتي راءك الشيء صفة تفخيمه كصفته عارضة بالنسبة بيتي راءه سيرك يجب بيشتر خوتي بو أعمادك كسركش لقليا بسم الله هل لك بسم الله كسرك صفة تفخيم راءك والأقري أبي جايكيتو أجاك نوزوزو مهمة أقداريبا بعام أقدي قد بين لصفتي همسة ضعيف بويت أقداريبا سبقت اشتهت أمشونانا أقداريبا كيكتل لو أنا مخرجي بيتي واو ولا قلش يا ضمة ضمة واو أتوانين برين يك مخرجان هي باشا كواو كضمة دريجة كتو بيتا واوي كي مدي خصباني منا هاو بدل لكاتي وتني أنا انضمامي شفتين كيت وليود بو بيشوا فرجيك مان هي بينك هي أو بين زور قورنا بيت باشا أو بو شاي كلا بيني هدو ليوتا جي يلي زور قورنا كجيد يلا زور قورنا بوكو هوي ليدي أولئك عنها مبعدون عويلي دي ها نعيده دهنا نعيده ده بوشوازة الصالحون بمشوازة نك أن الأرض يرثها عبادي الصالحون سيركي مخرجي بيتي واوكد مخرجك صوتك صافينية وبعامش أجاي صفتي قلقلبة حركي مدري تحريكي مكا مقصد نموني شغلون نمونانا باسبكين يوم نطوي السماء كطي السجل للكتب وامزاني الروي لقل قلقلي باءك يا كوسيل السري بوني كسري ليهات وامزاني للكتب الروي بدواها لبرو أقداري أمانة وعدا علينا بيتي عين ساكنة مالي وعدا علينا أقدار با حتى بيتي دال نليت قرقد لسم مخرج عين كلامه با وكلمة علينا أقدر بمدي تاني إلا ياك علينا نك علينا أقدر با دريجينا كيتوا أقدر زمني غن كان بعام هندي شون من هي سوكو كنتم وكو من بعد الذكر أم شون أنا أقدر با وكلمة من بعد الذكر أن الأرض أن همزكي محقق به مسهل نبي أقداري أو تبنيان به دست خوش به إن شاء الله تبني كان بهند ورقرا متايبتي لا قلقلكيا ولا مخرجي بيتي واو ضمكيا دستن خوش به أخوة كاك عبدوڕەحمان قاسم هندك تبينيم هي بكرتي إلم طبعا تقليدي مامۆستا الشيخ عبد الباسطي أكردوا براي من التقليدي عبد الباسط اعتيادية بلام تو يك مقامة خوينتن ها الرست لأول تأخير هموي رست بو ويكسر بطبقي جواب دست بيكر وأمش نابي كاكا عبد الرحمن ديان يوادار من إن شاء الله زياتر قول الشيخ عبد الباسط بقري شكا عبد الباسط رحمتي خوي لبي بقرار دست بيكا وأشت الجواب ومقامي بيات أخواني والرست أخواني وتناند مثلا لهندي شويني كمان نهاوندي خوندوا
و عجم ئەخوێنێ و مەسەڵ سەبا ئەخوێنێ تۆ بۆ ئەم انتقالات ئاەتەکانت زۆر بوو ئینشاءالله خوای گەورە موفقتان کە ئەچینە خزمەت برای عزیزمان کاک دکتۆر مەحموود بزانین تێبینیەکانی ئەو چێ لەسەر خوێندنەکەی کە عەبدوڕەحمان فەرموو. دەستخۆشی لە یەکەم کاک عەبدوڕەحمان بەڵام وەکو جنابت ئاماژەت پێکرد بە یەک نەمەتەی خوێند و بە خێرایی ئەی خوێن تقریبا لە تیلاوە نەیەچوو هەر بۆیە ئاەتەکانیش کورد بوون وەستانێکی نەکرد کە جێی تێبینی و سەرنج بێ دوعای خێرمان هەیە بۆی خوای گەورە موفقی کا و سەربەز بێ ئینشاءالله خوای گەورە یارمەتیدا بۆی باشتر لە قورئان فێر بێ و خزمەتیشی بکا و کاریشی پێ بکە ئینشاءالله خوای گەورە سەربەز. بەڵێ وا دیارە کاتی بەرنامەکەمان تەواو زۆر سپاسانەکەین و خوای گەورە پاداشتی بە خێرتان باتەوە. بینەرانی بەڕێز لەگەڵ هاوکاری زۆر بەڕێزم کاک مەحموود کەرکووکی لێرەشدا هاتینە کۆتای ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان سپێرم تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بێت. خواتان لەگەڵ.